بەڕێزان دارکیان سلااوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر بە دارتان شاد دەبمەوە دیارە لە ڕێگەی ڕوودا و ستریم و پۆرتالی ڕووداوەزان کە پرۆگرامەکەمان تایبەتە بە باسێکی گرنگ و سەردەمی و باسی ڕۆژەی تایبەتە بە قسەکردن لەسەرەوەی کە چۆن لە وڵاتی ئێمەدا بانک و سیستمی بانکی زیاتر چالاک بکەین کە ڕۆژانە کاروبار و پێداویستەکانی ژیانمانی پێ ڕایی بکەین. بێگومان لە وڵاتی خۆماندا هەژماری بانکی تا ڕادەیەک تاوەکو ئێستا چین و توێژێک یا فیئەیەکی دیاریکراوی ئیجتیماعی خاوەنی هەژماری بانکین وەکو جۆرێک لە کەمالیاتی لێهاتووە لە کاتێکە ئێستا لە دنیای سەردەمدا کۆمەڵگا پێشکەوتووەکان بانک بە زیندوترین و هەستیارترین دامەزراوەی دارایی و ژیاری ئەزانن کە پەیوەندی هەیە بە شادەماری ژیان و ئابووری و کاروباری ڕۆژانەی خەڵکی هەر وڵاتێکەوە. خۆشبەختانە دیارە من لە پرۆگرامی لەگەڵ ڕەنجا بەردەوام ئەمەوێ قسە لەسەر کەم و کورتیەکان بکەم. ئەمەوێ بە چاوێکی ڕەخنەگرانەی بنیاتنەرانە شەنوکەوی نوقسانیەکان بکەم لە پێناوی چاکردنە، بەڵام ئەمەش ناکاتە ئەوەی کە لەبەرەوەی کە بەرنامەکەم بەم جۆرەیە ئیتر چاو بنووقێنم لە ئاست شتە باش و هەوڵە گرنگەکان. بەڕاستی لەم ڕۆژانە هەندێک ئاکتی حکوومەت پێی دڵخۆش بووم. یەک لەوانە هەژماری من کە جەنابی سەرۆگۆزیران کاک مەسرور بارزانی خۆی ڕاستەوخۆ لەبەر زەرورەتی باسەکە هاتبووە ناو کاری بۆکە و کارێکی تر ئەو کارەی کاک قوبات تاڵەبانی کە سیستمی یەک پەنجەرە ڕایگەیان و لە 5 فەرمانگەدا لە سلێمانی خستێکارەوە و بەڵێنی داوە لە پارێزگاکانی تری ژواتە لە هەولێر و دهۆک و هەڵەبجەش دیسان ئەبێتەوە بە بەرنامە و کارنامەی حکوومەت. یەکێک لەو شتانەی تر کە پێی دڵخۆشمەوەی حکوومەتی عێراق بۆ یەکەم جار دانینا بە بانکێکی دیجیتاڵیە کە ئەمیش دیسان لە هەرێمی کوردستانە و یەکێک لە شەڕە گەورەکانی وڵاتانی گەورەکە ئێمە لە سایە و سێبەریانە ئەژین دەنا هەر دەوروبەر و ببوورە لە تەعبیرەکەم بەڵام ئەیڵێم هەرگە لە گورگ کوردێ خوارد. ئەو وڵاتانە حەزەکەن کوردستان بەرەو سیستمی بانکی بڕوات. باوەڕم پێ بکەن ئەو زەمینەی کە لە هەرێمی کوردستانە لەبارە بۆ دروستکردنی ئۆنلاین بانکین و بۆ دیجیتال بانک و بۆ سیستمی بانکی و بۆ شەفافێتی دارایی لە بەشەکانی تری عێراق لەبار نییە. ئەمە ببوژێنینەوە ڕاستەوخۆ هێندەی ترە بین بە جێگەی متمانەی وڵاتە دیموکرات و وڵاتە شەفافەکان وەلا لە ڕووی پارێزبەندی سیاسیەوە ئەبێ بە پاوەرێکی تریش بۆمان. هەموو ئەم شتانە پەیوەندیان بەیەکەوە هەیە. بەڵام وەکو سەرۆکی حکوومەت ئەمڕۆ خۆی ڕایگەیان لە دهۆک ڕەنگە ئەمە هەموو شتەکە نەبێت مەسەلەی ئەیتیەم و ئەوە بەڵکو جزئێکە لەو کارێک کە فەرمانگەی تەکنەلۆجیا و زانیاری و لە ڤیژنی حکوومەتی کوردستانە بۆ مەسەلەی بە دیجیتاڵکردنی ژیان ئەمە هەنگاوێکە لە هەنگاوەکان وەکو خۆی وتیلانی کەمیج نەبێ ئەوە ناهێڵە کە موچە ببێ بە خەبەر لەبەرەوەی کە موچە لە لای حکوومەت ئەرکە و لە لای خەڵکیش مافە و موچە بەرهەمی ئەرکێکە کە هاونیشتیمانیان پیادەیان کردووە. ئەجا بە سپاسەوە جارێکی تر جەنابی کاکی وافەندی وەکو سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بە سپاسەوە هەر کاتێک پێڵێم پێویستمان بە ڕوونکردنەوەی یەکسەر دێ بۆ پرۆگرامی لەگەڵ ڕەنج دیسان تەشریفی هێناوەتەوە ئەم شەو بینەرانی بەڕێز. لەمە بە دوار ڕێگای سێممان نییە بێ زۆربەمان بین بە خاوەنی هەژماری بانکی لەبەرەوە پێویستە ڕۆشنبیری بانکیمان بەرز بکەینەوە چ لە ناوخۆ چ لە دەرەوە. بەشێکی زۆری کە نەخۆشین ئەم هەموو دووکەڵ و بەنزینات چێ بە سەرمانە بەڕاستی هی ڕۆتینی دەوائیرە، هی نەبوونی سیستمی بانکینە، هی ئەوەیە ڤیزەکارتی ڕێکوپێکمان دروست نەکردووە، دیجیتال بانکمان نییە. تۆ بۆ پارەی کارەبا بێ خۆ بڕۆی، بۆ پارەی ئاوە بێ خۆ بڕۆی. جاری وا هەیە معاملاتێک هەیە بۆ بانکێک داوات لێکەن بڕێ پارە بخەوێنی ئەمە هەمووی قەرەباڵغی دروستەکە، ئەمە هەمووی سەرێشە دروستەکە، ئەمە هەمووی سترێس دروستەکە. بەڵام لەسەر دەستی ئەم کۆمەڵە گەنجە لەوانەیە لە ئایندا ئێمەش چیمان کەمترە لە وڵاتانی گەشە بەش، لەسەر دەستی کاکیواکان، لەسەر دەستی دیجیتال بانک کە دڵخۆشم پێی یەکەم جارە لە عێراقدا دانی پێیان ڕێکاکە ئەلەند لێرەیە، لەسەر دەستی مامۆستا ئاوارەکە
گەنجان فێر دەکا و خۆشی بازرگانێکی بواری ئەتەرنێت و ئۆنلاین و ئەلکترۆنی و ئەو شتانە لەسەر دەستی مامەستا بڕیار کە لە جامیعە گەنجەکانمان بۆ فێرەکە ئێمەش دەتوانین گەشە بکەین. کاک عەبدولقادر لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی خۆیان هەست بە ضرورەتی ئەوەکەن کە ئیتر ئەم مامەڵە تەقلیدیە بەسە. بەڵام هەروە ئاسانیش نییە. ئێمە یەکێکین لەو میلەتانەی هێشتا لە قۆناغی کاشین، هێشتا نەچوینەتە ناو سیستمی بانکینی ترادیشناڵیشەوە بە شێوەیەکی گشتی، بەڵام مەحکومیشین بەوەی بچینە ناو دیجیتال بانکیشەوە. قسەکەم ڕاستە مامۆستا؟ ئەمە پێویستی بەوەیە کە ڕۆشنبیری هەمومان بەرز بکرێتەوە. ئەم بەرنامەی ئەم شەوی لەگەڵ ڕەنج لە ڕوودا و لە پێناوی دروستکردنی ئەو ڕۆشنبیریە لە لای هەمومان، لە لای خۆشم زۆری بۆ خۆشم تازەیە، لەبەرەوە خۆشم وەکو مناڵێک کە حەزی زانینی هەیە ئەمشەو پرسیار لە میوانەکانمەکەم. با بچینە لای بەهرۆز، راپۆرتێکی لەسەر دیجیتال بانک هەیە و ئەگەڕێمەوە لای میوانە بەڕێزەکانم. بەخێر بن سەرچاوم. بانکی یەکەمی عێراق ئەوەندە نییە پەلوپۆی بە عێراق و هەرێمی کوردستاندا بڵاو بۆتەوە. متمانەکە وای کردووە خەڵک پەیتا پەیتا دەچنە بانکەکە و دینارەکانی خۆیان دەخەنە سەرە و هەژمارە نوێی کە هەر لەوێ لە ماوەی 2 خولەکدا کردویانەتەوە. کەڵەواڵەکەی زۆرمان لەسەرە و شەوی وا هەبووە تا سەعات 9 لێرە بووینە ئێمە وەکو فەرمانبەرانی بانک. هیچ کات هێندەی ئێستا و وەک ئەوەی لەم بانکە پەیڕەو دەکرێت پێدان و دەرهێنانی ڤیزا کارت ئەوەندە ئاسان و خێرانە بووە. ئەمە یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی بانکەکەیە. دروستکردنی کارتەکە هیچ پێویست ناکە بێ بانک، تەنیا بۆ وەرگرتنەوەی هەمووی لە ڕێگای ئاپەکەەوە دەکرێت. ئەم قەرەباڵخیە بۆ وەرگرتنەوەی ڤیزا کارتە. بەرپرسانی بانکەکە دەڵێن لە ڕێگای مۆبایلەکەتەوە داوای ڤیزا کارت بکە و لە 24 کاژێرە دەتوانیت وەری بگریتەوە. ئەو متمانە کە لە بینی بانک و خەڵک نەماوە، بانکی مرکزی دەوێت ئەو متمانە بگەڕێتەوە و ئێستا کە ئەو نرخەی داناوە 1320 خەڵکەکە سەبر هەستی بەو بوونی گەڕانەوەی ئەو متمانەوە کردێ، خەڵکەکان بەرەو بانکەکان دێن. ناو و ناونیشانی بانک زۆرن، بەڵام کەمە نێو بانکانەی ڕاستەوخۆ لەسەر هێڵی گەرمی بانکی ناوەندی عێراق بن. لەم سەرەتای هەنگاونان بۆ ژماری بانک و گەڕانەوەی متمانەیە ئەم بانکە شوێنی خۆی وەک ناوەکەی لە یەکەمین تۆمار کرد. بانکی FIB دەڵێت 2 هۆکار هەیە وای کردووە ئێستا بانکەکەمان زۆر قەرەباڵغ بێت. یەکەمیانەوەی کە خەڵک متمانەیەکی زۆری بە بانکەکەمانە، دووەمیان ئەو بڕە پارەکەمەی لە مەسەلەی ئاڵوگۆڕ و دانان و ڕاکێشانی پارە دەکەوێتە سەرەوە خەڵکی کە لێرەیە. بەهرۆسەری ڕوودا و هەولێر. بەڕێزان جارێک تر سلااوتان لەبێت. مامەسا دیارە ئەوە یەکێک لە بانکەکانی کوردستانە کە بۆ یەکەم جارۆکوتم حکوومەتی عێراق دانی پێداناوە، بەڵام هەر بەڕاستی دیجیتال بانک ئەم هەموو خێر و بەرەکەتەی هەیە یا بەهرۆز بەهاری بەچۆکاندا هێنابوو، شتەکەی زۆر خۆش باسە کردیا. تۆش وەکو پیاوێکی شارەزا و بەرپرسیار پشتگیری و زانیاریاناکەی کە فعلەن مەسلەی بە دیجیتالکردنی بانک ئەم هەموو سەرێشە لە کۆڵ دەکاتەوە. خۆی بابەتەکە ینی پێشبچونە بابەتەکە بە سڵاوێک لە بینەرە بەرەزەکانی ڕووداوەشکەم داوای لێبوورنەکەم. بابەتەکەوانم گرنگە کە ڕاستچووناو بابەتەکەەوە. خۆی پێشەوەی کە بینەسە مەوزوعی دیجیتال بانکینگ هەر خودی بانکینگ، ینی لە چەمکێک هەیە لە جیهان بە ناوی فاینانشل ئینکلوژن، ینی لە خۆوەگرتنی دارایی بۆی کە ینی باشداری پێکردنی دارایی، ینی خەڵک بتوانێت بەشدار بێت لەو پرۆسە ئابووری کە لە وڵاتێکە هەیە. ئەو چەمکە ئەوەنە گرنگە کە بەرەو پێشچوونی وڵاتێک ڕاستەوخۆ هاوتەری بە لەگەڵ ڕێژەی
ئەو خەڵکی کە تەمەنیان سەرەوەی 15 ساڵە لە وڵاتە و ژمارەی کە چەند لە سەد لەو خەڵکە ژمارەی بانکی هەیە مەسەن بۆ نمونە بێ ئەوەی کە هیچ توێژینەوەیەک بکەیت تۆ بەس بزانانی وڵاتێک ڕێژەی 15 لە ساڵ بەرەو سەرەوە بڵێن 80 لە سەتی ژماری بانکیان هەیە بێ ئەوەی کە هیچ توێژینەوە بکەیت ئەزانی کە لە ڕووی ئابووریوە پێشکەوتووە یعنی ئێستا بینەرانی بەڕێز بەپێی قسەی جەنابی کاکی وافەندی بێ یەکێک لە ئاماژەکانی ئەوەی کە وڵاتێک پێشکەوتووە یا دواکەوتووە ئەوەیە کە لە سەدا چەندی ئەو وڵاتە هەژماری بانکیان هەیە و لە سەدا چەندیان پێداویستیەکانی ڕۆژانیان بە پێی بەڕێەکەن دابینیەکەن وانە لە ژمارە هەرخۆدی بوونی ژمارە پێوەرەی ڕاستەوخۆی پێشکەوتنی ئابووری وڵاتەیە ژمارەکەت پێ بڵم لە عراق سەتا چەندی چەندە 15.8 عراق ئەو راپۆرتی یاخیری وڵد بانک راپۆرتی یاخیری سنترال بانکی عراقی دەڵە 123 لە دانیشتوانی عراق هەژماری بانکیان کەمترە بە خۆی پێدەچێت ئامارەکانی وڵد بانک ئامارەکانی وڵد بانک تۆ بڵین ئەوانەی کە لە مستەوای دنیا ڕێژەکە 74.1 ئەڤرێجی دوای دیتە سەر شەرقەر ئەوسەد و باکووری ئەفریقا کە ئەوانە بێکەوە حسابەکە دایمەن چونکە لە ڕووی کولتوری جۆگرافیلێک نزیکن ڕێژەکە 47 ینی بە هەموو پێوارێک عێراق دەبواە 47 کەمتر نەبێتن لە حالەتێک بە پێی زانیەرەکان داتاکانی وڵد بانک بەس ئەو داتانە ئیساڵی کۆتایی 2021 لەگەڵ لەو کاتەوە تا ئێستا گۆڕانکاری بەسەر ڕیزی وڵاتە دواکەوتوەکانەوە 15.8 زۆر لە خوارەیە زۆر لە خوارەیە پێوەرێکی دیکەش هەیە ئەو وڵاتانەی کە پێدەوت کە دەخلی ساڵانەی ئەو وڵاتە دابەش کراو بەسەر تعدادی سوکانیان ژمارێک دەداتێت پێدەوتێت GNI per capita ینی Gross National Income per capita ینی دەخلی ئەو وڵاتە چەندە ساڵێک دابەشی بکە سەر ژمارەی ئەو کەسی لە وڵات دانیشن ڕقەمێکت ئەداتێت ئەوانەی کە هەتا $1000 پێدەوتێت low income ینی دەخلیان زۆر کەمە ئەوەی کە لە بینی 1000 تا $4900 پێدەوترێت lower upper class ینی مام ناوەندی بەرەو خوارەوە دواتر ئەوەی لە 4900 بەرەو سەرەوەیە ینی لە ناوەندە و بەرەو سەرەوەیە ئەگەر بهاتایەوە عێراق بە پێی ڕێژەی خۆی بچووە ئەبێ 85 لە سەتی خەڵکی سایبانقی هەبایە بوو چونکە دەخلی فەردی دەخلی ئەو عێراق بەسەر دابەش و بەسەر هاوڵاتیانی $4900 بەرەو سەرەوە لێرە تێگەیشتنێکە لە وڵاتی خۆمانەوە زانرە حساب بانکی بەس بۆ ئەوانەیە کە دەوڵەمەنن یا تیجارەتەکان یا بڵێن داهاتێکی زۆرە یا پاریان زۆرە بەڵام ئەمە وانە وانە هەر هاوڵاتیەک کە تعاملی لەگەڵ حکوومەت هەبێتن ئەو تعاملە چه پارە لە حکوومەت وەرگێت یان حکوومەت پارەی پێبدات ئەبێ حسابێکی بانکی هەبێت و زیاترش حکوومەت ئەبێ پارە بە هاوڵاتی بدات چونکە هاوڵاتی هەتا ئاگاتە تەمەنی سەرەوە حکوومەت ئەبێت تایە وبەرهێنان بکات کاری تیا بکەن هەموو ئەو تعاملەیە کە حکوومەت لەگەڵ هاوڵاتی ئەیکات ئەبێ لە ڕێگای حسای بانکەوە بێتن بۆی کە ئەو وڵاتە لە ڕووی ئابووری پێش بکەوێتن و لۆی هاوڵاتی خۆشی ئاسوودە بێتن پێویستەکە سادانی بانک بکات لە هەر کات و سادێک بێ دەستکەشتی بۆ ئەوە خۆی هەبێتن و بتوانێتن سوود لە خزمەتگوزاری بانکانەوە بین خزمەتگوزاری بانکی بە سەحبکردنی پارە نییە خزمەتگوزاری بانکی قەرزی بچووکە خزمەتگوزاری بەکارهێنەوەی پارەی خۆتە کە ئینڤست بکەیت و پێویست لە خزمەتگوزاری بانکی هەیە لە چوارچێوەی جوغرافی عێراق دەرچی بۆ 32 چالاکی ئەتوانی بە حسابی بانکەکە و بکەیت ینی لەسەرەوە ئەمێنتەوە کە بەپێی بانکەکان بەپێی پۆلیسی بانکەکان ئەمە ئەگۆڕێ بەڵام ئەمەوێ کاک ئاوارە دواتر ئەمە لای جەنابیشت باسی ئەومان بۆ بکەی بە زمانە شیرین و سادەکەی خۆت حسابی بانکی چییە بۆچی پێویستە لەمە بەدووە هەموو کەسێک هەیبێت و چۆن هەموو کەسێک ئەتوانێت حسابی بانکی هەبێ لە چ بانکێک حساب بکاتەوە باشە ینی هەندێک تێگەشتنی گشتیمان بەرێ طبعا سپاس بۆ میوانداری بەڕێستان و سڵاو لە جەنابیشتان و لە بینەرانیش بابەتێکی زۆر هەستیار و هەنیوکەیە خصوصەتەن دەتوانین بڵێین کە دوو حەدەسی زۆر گەورە لە چەند ساڵی ڕابردوو لە ژیانی ئێمەدا وای کرد کە ئێمە بەڕاستی ئەمڕۆ سەر و مێزە دانیشتین و باس لەوە بکەین یەکەمیان کۆڕۆنا بوو کە بەڕاستی ئەمە
هەڵسوکەوتی کڕیاری لە هەموو جیهان گۆڕی لە بەروێ خەڵک لە ناو ماڵەکانی خۆی بۆ ماوەیەکی زۆر قەتیسمایەوە بەبێەوەی کە دەستی بگات بە هیچ شوێنێک یعنی ئەوە جەمپێکی زۆر گەورەی بە پرۆسەی بڵین ئەو فاینانسال ئینکلوژنەی کە کاک هیوا باسی کرد کە ئێمە مامەڵە دارایەکانمانەوە لە ڕێگای بانکەوە جێبەجێ بکەین ئەوە وای کرد کە ئێمە هیچ دەرفەتێکی ترمان نەبێت بەدەر لەوەی کە پەنا بۆ بانک ببین ئەوە ڕەهەندێکی بوو ڕەهەندەکەی تری ئەو ئاڵو گۆڕە شۆکەی کە لە ناو بازاردا لەسەر مەسەلەی سعری دۆلار و دینار هاتە ئاراوە ئەوە بەڕاستی وەرچەرخانێکی زۆر گەورەیە بەڕاستی ئەمە شۆڕشێکی گەورە بەڕێوەیە یعنی ئەوە هیچ گومانی تێدا نیە کە ئەوە وەکو ئەو کۆڕۆنایی کە ئەم هەڵسوکەوتی من و تۆی گۆڕی ئەو ئاڵ و گۆڕی درا و جیاوازی نێوان نرخەکانیش هەڵسوکەوتی ئێمە بەرامبەر بە بانک دەگۆڕێت ئێستا هەموو بانکەکان سەرایان بۆ گیراوە خەڵک دەچێت هەژماری بانقی دەکاتەوە لەبەروی حکوومەتی عراقی بڕیاری داوە دەڵێ کاکە هەر کەسێک هەژماری بانقی هەبێت لە ڕێگای هەژماری بانقیەوە مامەڵە دارایەکانی خۆی بکە من دۆلاری بە 132 دینە هزار دەدەمێ کەواتە ئەمە وای لە خەڵک کردووە کە خەڵک بەرەو ئەو ئاراستەیە بڕوە باش ئەوە خەڵکێکەیە بۆی وا تێنەگا بەس لەبەری دۆلار و بە 132 دەستکەوە حسابی بانکی مهموانە بێگومان مەقسەدم پێ لە دەستپێکەکەیە کە ئەو بەڕاستی ئەو وای کردووە کە خەڵکێکی زۆر بەرەو ئاراستێ بڕوە ئەمە حکوومەت سیاسەتی هاندانیشی تێدا بە ناڕاستە و خۆ بۆ کردنەوەی هەژماری ناتوانم دیعایەوە بکەم بەڵام بێگومان ئەوە هاریکارێکی زۆر باشی بانکەکان بووە کە ئێستا ئەو دیماندا پەیدا بووە بەڵام لە ڕوانگەی پرسیارەکەی جەنابتەوە کە هاوڵاتی چۆن دەتوانێت ئیسفادە لە هەژماری بانقی بکات طبعاً ئەو پێویستی بە سیستەمێکی متەکاملی حکوومەت هەیە کە بتوانێت ئەم پرۆسەیە ئەم ریفۆرمەی کە کاگرانز 71 بانق لە عراقا هەیە زیاتر لە 65 بانکیان ئەهلینە مجموعەیەکیان حکومینە خۆیمە بێ بانک نین بانکمان زۆرە بەس خەڵک بەکاری نایەنێ خەڵک تا ئێساکەینە بەرەو ئاراستەی نەڕۆیشتووە کە مەسەلەن بچێت هەژمار بکاتەوە مامەڵە دارایەکانی لە ڕێگای هەژماری بانقیەوە بەکاربێنێت یعنی ئەو داتانەی کە کاکیوە باز دەکات 115 شتێکە کە بەڕاستی ئینسان دەبێت خەفەتی بۆ بخوا وڵاتێکی دواکەوتوی وەکو ئێران کە داخراوە 194 تاکەکانی وڵاتە هەژماری بانقی بەشێکی لە ئەستۆی خاوەن بانقەکان خۆیانە بانقەکان مەسەلەن تەسویقیان نییە بازارگەرمیان نییە مەبلەغێک تەخسیس ناکەن مارکتین ناکەن وشیاری خەڵک بەرز ناکەنەوە لەسەر ضرورەتی هەژماری بانکی مەسەلەن ڕۆژگارێ تەجروبەیەکی تاڵ هەیە چەند بانقێکی فلاسی کردووە ئەم بانکانە ئەهلی بوون بەڵام خەڵک نازانێ ئێستا بۆ نمونە بانکێکی تازە وەکو جاران بە بێحساب و کتاب نییە بانقی مرکزی سەپۆرتی کردووە احتیاطی نەقدی هەیە پاڵپشتی دارایی هەیە لە بانکی مرکزی دانراوە بانک بەرشکست نابێ بەرامبەر بەمە دنیاە ئەوراق و پارەی خەوانوە مەسئولەتی معنەوی و مادی خستۆتە سەر بانکەکە بەڵام بانقەکان نان خەڵک تێبگەنن لەبەرەو خەڵک ئێستش سەرینەکەی خۆی دۆشەکەەکەی خۆی کەلتۆرەکەی خۆی پێ باشتر لە بانک وانە ئەمن قسەکان جنابەت لە جێ خۆیەتی بەسە و ناحەقیش ناتوانانی بدەی بە خەڵک خەڵک ئەو متمانەی بە بانک نەما بێت لەبەروی ئەو حەدەسانە بزات بە تەنها بانک نییە کە بەرپرسیار بێت لەو پرۆسەیەدا لەوانەیە حکوومەتیش تا حدێک بەرپرسیار بێت لە پێشووتردا کە بڵین لە کاتی ڕوودانی قەیرانی دارایی حکوومەت حتا دەستی برد بۆ پارە و بۆ ئەوەی لە بانق ئەهلیەکانیشدا هەبوو کە ئەوە وای کرد بەڕاستی خەڵک متمانەی بە بانک نامێنێت ئەوە شتێک نییە کە مەسەلەن تۆ بەستەنها بیخیتە سەر ئەستۆی بانکەکان کە ئەوان بەرپرسیارن لە بەس دەڕی وشارێک لە متمانەوە بێگومان ئێستا ئەو شۆڕشە ئەو کەمپینێکی ئێستا دەستی پێ کردووە خەڵکێکی زۆر بەرەوە ئاراستەیە دەڕوات ئەوە حتمما بانکەکان ئەرکیان قورستر دەبێت لە چۆنێتی بە بازارکردنی ئەو فکرەیە بەڵام من زۆر لە مێژە گوتومە زۆر لە مێژە من یەکێکم لەو کەسانەی کە لە بواری بازرگانی ئەلکترۆنی لۆبیستێکی زۆر ئەوەمە و زۆریش ڕەخبەتم لەو نوعیشەیە و زۆریش چالاکیم هەبووە لە ناو ئەوەیدا هەموو کاتێک بە دەوروبەری خۆم گوتوکم یەک نیشانە هەیە چۆن مەسەلەن دەڵێن دنیا خراپێت چەند نیشانەیەکی هەیە هەموو کات گوتومە یەک نیشانە هەیە کە ئێمە پێویستە بۆی بڕوانین کە ئەوە دەبێتە وەرچەرخانێک لە مەسلەی بازرگانی ئەلکترۆنی ئەویش ئەوەیە کە حکوومەت بڕیاری ئەوە بدات کە بەڕاستی ڕاتبی فەرمانبەرانی بخاتە سەر ڕقم حیسابی یعنی ئەوە یەکەم نیشانەیە کە بەڕاستی ئەو ویستا خەریکە دروست دەبێت کە حکوومەت دەهێوێت بەرەو دیجیتالایزیشن بڕوات بەرەو ئەوە بڕوات کە مامەڵەکان هیچی تر بەو شکڵە نەکرێت کە خەڵک 4 ساعات ڕاوەستێ لە سەرەیە لە دایرەیەکی حکومی ساعت 12 محاسب دەڵێ کاکە تەواو حسابات داخرا دەوامیش ساعت تەواو دەبێت ئەگەر ئەو حاڵەتە نەبێت خەڵک بۆچی دەبێت 5 ڕۆژ ڕاوەستێ تا سزابدا
یعنی لە بەڕێوەبەرەتی هاتوچۆ تۆ ئێستا کەینە سزایەکت کردووە پارەکە دەتەوێت بیدەی بە حکوومەت دەبێت 5 ساعت ڕاوەستی تا تۆ سزاکەی خۆت دەدەی یعنی بەڕاستی ئەوە لە هیچ حساب بۆ نمونە پێدوانە لەوانەیە چەند ساڵێکی تر کاکیواوان ژەرخانێکی ڕێکوپێکیان توانی بە دروست بکرێ و کاتە بۆ نمونەوە گەوایە لە گیرفانی دابێ ئێستا لەوانەیە ATM بۆ نمونە ضرورەتی زیاتر بێ کەناڵێک بێ لەوانەیە بۆ نمونە ئێستا ئەو زیاتر چۆنەڵی پرۆسسی مەرحەلەکە بێ پرۆسسی قۆناغەکە بێ بە شتێک دەست پێ کرد ئەمە باسی بانکینگەمان کرد بەس ناتنێ سەر وشەی دیجیتال بانکینگ لای وی نییە بەڵێ ئەوان یەکە لە بانکەکان خۆی لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا دیجیتالەکان تاوان تەکنۆلۆژیا دیجیتالەکان هەموو سەکتەرەکانیان گۆڕانکاریان بەسەردایەنە چەمکە ئینگلیزەکەی دیسراپشن یعنی گۆڕانکارێکی لە پڕ کوتوپڕیان بەسەر هەموو پرۆسەکاندایەنە ئەو پرۆسانە هەنێکی لە سیستەمەکانی خودی ناو حکوومەتە کە تعاملی حکوومەت لەگەڵ خەڵکە تعاملێکی دیجیتالی بەڵام بانکەکانیشی گۆڕی بانکەکانیش ئێستا چەمکی فینتەک یعنی فاینانشل تەکنۆلۆژیز واکەن کە تعاملی بانکەکان لە ناو خۆیان تعاملێکی دیجیتالی بێت و تعاملی بانک لەگەڵ مشتەرکی خۆش تعاملێکی دیجیتالی بێتن بۆیش تاکە بانک کە لایسنسی هەیە لەلایەن سنترال بانکی عێراقەوە کە بتوانێت پرۆسەی دروستکردنی هەژمار بە شێوازکی دیجیتالی بکات بێ ئەوەی کە خودی شخصەکە پێویستکات حزوری هەبێت یان زۆر لەو معلوماتانی کە پێویستن کە بە KYC ئەناسرێت ئەو معلومات داخلکات FIB تابان باشە بۆ FIB زۆر چونکە واکات بتوانین بە شێوازکی دیجیتالی پێشکەوت و تعامل لەگەڵ بانکە بکرێتن بەڵام دیجیتال شتێکە کە کەناڵێکە خودی بانکی گۆڕیوە شار نییە بانکە دیجیتال پێش بە سەدان ساڵە سیستمی بانکی هەبووە خەڵک هەژماری بانکی هەبووە بەڵام ئێستا تەکنۆلۆژیا دیجیتالەکان وەرچەرخانێکیان بەسەر خودی بانکینگ داهێناوە کە بەرەو دیجیتال بانکینگ چوون باشە ئەمە شتێکی زۆر باشە کە بانکەکان کەوتونەتە جۆرێ لە کێبڕکیەوە بۆ زیاتر بە دیجیتالکردن و ئاساییکردنی ڕێکارەکان بەڵام بانکیش وەکو هەردووکانێکی پسکیت و وردەواڵە مامەڵە لەگەڵ مشتری ئاکات وانە پێتان وانە ئێستا مشکلەکەی ئێمە ئەوەیە دوکانەکە زۆر ڕێک و پێکە بەڵام دەواازەکانی گەیشتن بە مشتری یا دەواازەکانی کە مشتری بگا بە دوکانەکە هێشتا ڕێگاکە تەخت نییە و هێشتا شەقام نییە هێشتا ڕێگاکە ئاسان نییە مەسەلە من ئێستا نوێنەرێکی وەزارەتی داراییم لەگەڵە لە سەرەتای قسەکانمە بینەرانی بەڕێزەگرێ و تێبینیتان کردی بێ وتم وەکو کەمالیاتی لاتوە مەسەن خەڵکێکی وازانە حساب بانکی بەس بۆ ئەوەی ڤیزە و بەنێ کە ئەڕۆی بۆ ئەڵمانیا یا ئەڕۆی بۆ بەڕاستی وایە وانە وەنە بەڵام بۆ نمونە وەزارەتی دارایی مووقعی چییە لە مەسلەی ئەم مناقەشانەی کە ئێمە لەسەر ئەم مێزەی کەین خەڵک وا حسابی بانقی کردەوە کە پارەکەی بۆ نەخرێتە سەر حساب کە حکوومەت بۆ نمونە زۆر زیرەک بێ لە خوێندنەوەی ئەمپێری ماڵەکانمان بەڵام زۆر تەمەڵ بێ لەوەی کە بە دواکەوتوترین شێواز پارەمان لێوەربگرێ ئەمە پێتان وانە قەتعێک هەیە وایرەکە لە شوێنەکە قەتعا ئەبێکێ لە حیمی کاتەوە بەڕاستی ئەوە ئەزانم بەشێکیشی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاریە بەڵام ئەبێ وەزارەتی دارایی لەناو ئەم پرۆسسەیە زۆر ئەکتیڤ بێ ئەبێ دڵی مەسەلەکان بێ بزانم نوێنەری وەزارەت کاک عەبدولقادر پاش ئەم ناوبڕا فەرمایشتی چییە یەمە سلێمانی زانجارێکتر سلااوان لەبێت لە سلێمانیەوە کاک عەبدولقادر وەکو نوێنەری وەزارەت و ئەوکات بەڕێوەبەری تەکنۆلۆژیای بانکەکان لە وەزارەتی دارایی میوانمە مامۆستا ئەو پرسیارەم کرد لەسەر مێزەکەی من دنیا سوید و دانیمارکە بەڵام لە سیستمی موچە وەرگرتن و لە سیستمی دارایی وەزارەتی داراییدا بەڕاستی هەر عێراقی هەفتاکانین ئەگەر لە دواتریش نەبین ئێوە
چ قسەیەکی تازەتان پێ لەگەڵ نوێبوونەوەی لەگەڵ نەک نوێبوونەوە لەگەڵ بۆ نمونە پرۆسێسی هەژماری من و لەگەڵ دروستبوونی دیجیتال بانک لە هەرێمی کوردستان کە بوو بە تاقانە بانک لەسەر ئاستی عێراق و لەسەر ئەوەی کە ئێستا باسیەوە کرێ بە تەلەفۆنەکە دەتوانی بازرگانی بکێ ئەتوانی شت بکڕی بەڵام هەز ناکەی لە دەرەوەی ئەم مناقەشانەی ئێمە وەزارەتی مالیە زۆر دوورە. نەخێر کاگەڕانج دوور نییە وەزارەتی دارایی زۆر دەمێکە ویستوێتی سیستمێکی باشی بانقی هەبێ. طبعاً بۆ ئەوەش نیزامی کۆربانکینگ سیستمی کڕی حکوومەت. طبعاً نیزامی کۆربانکینگ پێداویستی خۆی هەیە کاتی ئەوێ بۆ تەکمیلەکردنی ئیشەکە. طبعاً ئەمە ئەبێ بانکەکان ڕەبتکرێن، ئەمە فایبەر ئۆپتیکی دەوێ، طبعاً ئەمە ئیشی دەستی ئەوێ بۆ ڕەبتکردنی بانکەکان. تا ئێستا بەشێکی زۆری بانکەکان ڕەبتکراون بەیەکەوە سیستمی کۆربانکینگ دانراوە لە بانکەکان. طبعاً کە ئەو سیستمە بە تەواوی ئیش بکە ئەتوانرێ هەم ئیشوکاری بانقی ڕێک و پێک بی بەباشی، هەم دەتوانرێ وەکو برادەران باسییان کرد حسابی بانقی بۆ هەموو موچەخۆران و غەیری موچەخۆریش ئەتوانرێ بکرێتەوە. یعنی هەدەف لەو ئیشە حسابی دروستکردنی حسابی بانقی بووە بۆ موچەخۆران. طبعاً لەگەڵ سیستمی کڕینی سیستمی کۆربانکینگ ئەیتیئەمیش دانرا بیدایەت، بەڵام بەردەوامی نەدرا بە ئەیتیئەم، بەڵام هەدەف لە ئیشەکە دانانی ئەیتیئەم و کارتیش بووە، حسابی ئەنی کارتی ئەلکترۆنی هەبێ بۆ موچەخۆران. ئەمە تەمەنەوەی کە من باسی ئەەکەم پێشی ئەوە بوو کە دیجیتال بانک هەبێ. دیجیتال بانک لە ساڵی 2015ەوە دەستی پێکرا. ئەمەی کە من باسی ئەەکەم پێشی 2015 حکوومەت دەستی بەوە کردووە. ئەو کاتە ئەتوانرا ئەیتیئەم و ئەتوانرا POS هەبێ بە خەڵک وەکو برادەران باسییان کرد بەڕێزیشت وتت پارە ئەو کاتە ئەتوانرا بچێتە سەر حسابی موچەخۆران، هەر کەسێک لە زیاتیەوەی پارەی پێ بدرێ کاشی پێ بدرێ پارە ئەتوانرا بچێتە سەر حسابەکەی و لە ڕێگەی ئەو کارتی ئەلکترۆنیانە مامەڵە بە پارەکەی بکە هەر موچەخۆرێک. یعنی حکوومەت بێئاگانیە و دوور نییە لەو مەوزوعانە هەوڵی داوە، بەڵام ئیتر وەکو باسکرا کێشەکان زۆر بوونە، شەڕی داعش هەبووە، نەبوونی سیولە هەبوو لێرە. نەگەرەوە بکرا زووتر کێشەی سیولەش چارەسەر ئەکرا. یعنی حکوومەت لەوە بێئاگانیە. ئێستش بەڵام ئێستا ئەمە دیجیتال بانک هەیە، خۆ دیجیتال بانکیش شتێکی تۆزێک ئەین تەشابوهەیەکی زۆر هەیە لەگەڵ کۆربانکینگ سیستەم. یعنی هەموو ئیشانەی لە کۆربانکینگ سیستمە ئەکرێ لە دیجیتال بانکە هەیە لەگەڵ هەندێک شتی زیاتر. دیجیتال بانک ئەوە یەک بانکە و فروعی نییە، ئەویان فروعی هەیە و ئەویان هاتو شوێی، ینی خەڵک ئەبێ بچێتە بەردەمی بانکەکان. بەڵام کارتی ئەلکترۆنی بکرایە ئەم شتانە هەمووی چارەسەر دەکرا و حکوومەت دەستی پێ کردووە. هیوادارین لە ماوەیەکی نزیکا بتوانرێت ئەوە تەواو کرێ و دیجیتال بانکیش لە ڕێگەی بانکی نیشتیمانەوە ئەمەش پرۆژەیەکە لە هەرێم فەرعی بانکی مرکزی ئەبێ ئەمەش جێبەجێ وەکو حکوومەت لەمە بەدووە خۆت ئەزانی سیاسەتی گشتی حکوومەت ئەوەیە بۆ نمونە ئێستا کەمپەینی هەژماری من هەیە. هەژماری من سود و قازانجی بۆ خەڵک چییە وەکو وەزارەتی دارایی بۆ نمونە ئەگەر بۆمان شەرع بکەن. لەمە بەدووە هەموو کەسێک موچەخۆری حکوومەت کە حسابیە بێ بەس بۆ ئێمە معاشەکەی پێوەربگرێ یان نەخێرەمە گڕوتەکانێکی زۆری شەیە بەوەی کە گڕوتینێکی زۆری شەیە بەوەی کە سیستمی بانکی زۆر ئەکتیڤ ببێتەوە و لەمە بەدووە کۆستمەر پێگەیەک و وەقعێکی تری ئەبێ کە ئیتر بانکەکان مەجبورە بن کێ بڕکێ بکەن لەسەرەوەی کە ڕایکێشن حسابی بۆ بکەن. یعنی مەبەستم ئەوەیە شۆڕشێکی گەورەی
گرنگە لە مەسلەی تەکنەلۆجیای بانکی و ئەوەیە لە کار ئاسانیکردن بۆ ژیان یا هەر پرۆسسێکی بچووکە چییە مەسەلەکە؟ نا بەڵێ هەژماری من ئەمەش دەستی پێکراوە لە چەند شوێنێک ئیشی پێ ئەکرێ حسابێکی زۆری بانقیش کراوەتەوە پێم وایە زیاتر لە 400,000 حساب کراوەتەوە ئەمەش هەر لە ڕێگەی ئەم نیزامەوە ئیشی پێ دەکرێ طبعا ئەمە کردوێتەوە هەژماری من بەڵێ هەژماری من ئەمە بیدایەت لە چەند شوێنێک لە چەند خستەخانەیەک و ئەوانە وەکو خەڵک ئاگادارە ئەمە ئیشی پێکراوە بەڵام ئەمە پرۆژەیەکی فراوانە هەر وەکو بەشێک لە ئیشی کۆربانکینگ و تیشی ئیشی دیجیتال بانک وەکو ئەمە ینی ئەمە بەشێک وەکو ئەمە وایە یعنی ئەمە ئیشەکانی حکوومەت و ئیشەکانی حکوومەت ئەمە حکوومەت و وزارەتی دارایی و طبعا ئەمە جگە لەوەش ینی حکوومەت ئیشی نیزامی شەفافیەتی کردووە هەروە مامەسا ئێستا سەیریکە من بە خەڵکەم وتووە خەڵکینە بانک زۆر مهمە و حسابی بانکی زۆر مهمە ئێستا بۆ نمونە مۆزەفی دەوڵەت بی ئەتوانی لە مۆدووە حسابی بانکیت نەبێ ئەمە حکوومەت دەبێ فەرجی کە بەڵێ ئەمە ئەتوانێ فەرجی کە هەر کەسێک مۆزەف بێ ئەبێ حسابی هەبێ بە پارەکە بچێتە سەر حسابەکەی دوایە ئێوە باسی ینی ئەمە نیزامی و نازانم چیەکەن ڕاستی ئێمە بەس ئێمە مەسلەی ژێرخانی ئەنتەرنێتیمان خراپ نییە لە هەرێمی کوردستان لە ڕووی گەیاندنیش و لە ڕووی فایبەر ئۆپتیک و لە ڕووی تاقەش و لە ڕووی خێراییشەوە لە زۆر وڵاتی دنیا باشترین بەڵام آخر ئەوەی کە ئەو باسی کرد ئەوەی کە ئەزانم بە پێ بڵم ئەو جەنابیان باسی سیستمێکی کۆربانکینگی خۆزای دارایی دەکات کە خۆی بەرەو تەقاعد بوو نەچێتەوە سیستەمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاراستەکەوایە ئێمە بڕوامان بەوەی نییە کە حکوومەت ئەبێ خۆی بانقی هەبێت کارتی بانکی پێشکەوتو لە هەموو وڵاتێکی پێشکەوتو ئەبێت تەستیمی کاری تایبەت بکرێتن حکوومەت بەس ئەبێ بانکی ناوەندی هەبێتن کۆنتترلی بەسەر بانکانەوە هەبێت بەڵام خزمەت گوزاری بانکی پێشکەش بە هاوڵاتی کردن ئیشی حکوومەت نییە خۆی لە هەموو مەجالێکات چونکە ئێمە عقلەتێکی حکوومەتی شتراکیمان هەیە شت بەدەست حکوومەتەوە بێ خەڵک پێی خۆشترە بەڵام ئەگەر لە مەسلەی بانکینا بکەوێتە دەستی کەرتی ئەهلی کۆستمەر بەکاربەر قازانجەکە لەبەرەوەی کە منافەسە لە بینیانە دروستە بێ بۆ گەاندنی باشترین سەرڤیس و پێدانی باشترین سەرڤیس ئەومان بینی لە شەریکاتی اتصالات کە هاتنە هەرێمی کوردستانەوە ئەگەر یەک شەریکە بە ئەوە فەرهەنگ دایاندا بە خەڵک بەنوعێکی تر بوو بەس ئێستا و منافەسەیە وای کردووە کە مشتری لە کۆتاییدا قازانجەکە ئێستا سبەینە دیجیتال بانک و ئارتی بانک ڕەنگە منافەسەیان بێ لەسەر ئەوەی کام کێ هەژماری هەبێ لای ئەوان خزمەتگوزاری زیاتر پێ بدەن کاگران خۆ بانکی ئەهلیش بانکی ئەهلیش کاگران بانکی ئەهلی خۆ لە سلێمانی تەجروبە کرا بانکی وەرکا ماوەیەکی زۆر معاشی متقاعدینی دابەش کرد دوای بانکەکە ئیفلاسی کرد خەڵک زۆریشی لەوانەیە پارەی فەوتا بێت یعنی هەردووشی سلبیات و ئیجابێتی خۆی هەیە بەڵام ئێمە وەکو بەڕێز باست کرد فکرێکی اشتراکی و ئەوانەمانەیە حکوومەت ئەگەر بیکە ئیسیفادەی بۆ خەڵک زیاترە نەک بانکی ئەهلی ینی من بەڵام وەکو کاک هیوا ئەڵێ بانکی ئەهلی نەزانم هەندێک جار لە پێشەوەترە زیاتر چۆتە پێشەوە لەو مۆزوعانە بەڵام ئەکرێ حکوومەتیش ئەکرێ بانکی ئەهلیش بێ ئەکرێ بەڵێ اینجا کاگیوا من بەڕاستی ئەمەوێت لەسەر FIBش قسە بکەم وەکەوەی کە یەکەم بانکی دیجیتاڵیە لە عێراقا لەوانەیە جەنابی شت ئومێدێکی زۆر لەسەر هەڵچنی بێت چونکە بە باشترین شێوە پاراڵێڵ لەگەڵ ئەو ڤیژن و سیستمەی تۆ ئەڕوا لە فەرمانگەی تەکنەلۆجیا و زانیاری ئەمەوێت لەگەڵ ئەوان قسە بکەم بەڵام هەتاوەکو ئێستا هێشتا کەستان عاجز مەبن ئەوەتان بە بینەرەکانم نەوتووە بۆچی لەمە بەدووە هەژماری بانکی گرنگە بەڕاستی ئەگەر ژمارەی کۆستمەر لە لای جەنابتەوە قساکەم ئەگەر ژماری هەژمار زۆر بوو پێدوانە تەشجیع و پاڵنان و پوشێکیشە بۆ ئەوەی کە
مستەزاماتەکانی بەردەم فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری یا حکوومەت زیاتر خۆی گورج بکاتەوە لەبەرەوەی کە مشتری زۆر بوو ئەبێ دوکانەکەی بۆ گەورەکەی وانە دەستخۆش کاک ڕەنج سلااو بۆ بینەرانەوە سلااو بۆ هەمووتان تەبانەوەی کە سەرنجی منی ڕاکێشا دوێن ئێمە راپۆرتێکی ڕۆژنامەی گاردیانە کاڵێ لە ساڵی پار 23 ملیۆن هاوڵاتی بەریتانی خاوەنی یەک پێنج سنین واتە پارەیان نەماوە هیچ کاشیان نەماوە بە هیچ شێوەیە تەنانەت کۆینێکیان نییە مامەڵە لەگەڵ دیجیتال بانکین ئەکەن و هەر لەم راپۆرتە ئاماژە بەوە ئەکا کە لە ساڵی 2030 حکوومەتی بەریتانیا پلانی وایە کە پارە نەهێڵێ واتە شتێک نەمێنێت بە ناوی پاوەنی ستەرلینی هەمووی ببێتە کاشلێس سۆسایەتی واتە ببێ بە کۆمەڵگایەک کە مامەڵە لەگەڵ ڕقم بکەواتە من ئەمە لە تۆ ئەکڕم لەسەر ئەساسی ڕقم هیچ پارەیەک نایەن بە تۆ ینی کەس پارە نابینێ و ئیشەکانیش باشتر بەڵێ بە دڵنیایەوە بۆیە حکوومەتی هەرێمیش ئەبێ لەسەر هەمان سیاست ئیشکات بەڕای من ئەگەر حکوومەتی هەرێم بێت بنمونە هەژماری بانکی بۆ کۆمەڵک کارمەند بکاتەوە لە بری ئەوەی کارمەندەکە بچێت لای ژمێریار پارەکە وەرگێ ئەو کاتە ئەچێت سەردانی بانکێک ئەکا قەرەباڵغی لەسەر بانکەکە دروستە بێ پارەکە دەرەهێنێ بەڵام حکوومەت پێویستی بەچیە ئەبێ ئەمانە ڕێک خاتەوە واتە کە بەڕقم پارە ئەیا بە کارمەند ئەبێ ئەو کارمەندە بتوانێت ئەو ڕقەمە بەکار بێنێتەوە بنمونە ئەچیتە دائیرەی هاتوو چۆ ئەم ڕقەمە بەکار بێنیتەوە پارەی تەکسی ئەی پارەی ئەچیتە سوپەر مارکێتێک ئەچی ئەم ڕقەمانە ئەبێ بەکار بێنیتەوە ئەو کاتە ئەبێتە پرۆسەیەکی سەرکەوتو ئەگەر نا تەنها حکوومەت بێت ئەکاونتێک بۆ من کاتەوە هەژمارێک کاتەوە من لە بریەوەی لای ژمێریار وەرگرم لە شوێنێکی کەوەریگرم ینی پێشووتر بۆڵە بۆڵە بەسەر ژمێریارەکە کرد بڵین مدیر حسابیەکە کرد ئێستا لەوانەیە لە جیازی ئەیتیەمەکە تووڕەبیت بەتەکیید لێرەش یەک کێشە هەیە ئایا بانکەکانی ئێمە تەحملی ئەو مەسئولیاتە ئەکەن بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەگەر بەس کارمەند وەرگین جگە لەوانەی لە کەرتی تایبەت ئیشەکەن سەر و ملیۆنێکە بە بڕای من هیچ بانکێک نییە وەکو بانکی حکومی وەریگرم ئەمە وەکو وەڵامێک بۆ کاک عەبدولقادر کە زۆر تەرکیزی لەسەر بانکی حکومی بوو بەڕێی من ئەوانە یعنی هەر ناویان نراوە بانک ئەگەر نان خەزانی پارەن بانک نین یعنی بە ستانداردی عالەمی بەوە ناوترێ بۆ منە بە ئاشتی و باخان و کوێ ئەوانەی لە کوردستان ئەمانە بانک نین ئەمانە تەنها چی ئەکەن بە لۆری 5,000 دراو ئەهێنن تەوزیعەکەن بەسەر خەڵکاوتەوە ئەمە بە ستانداردی جیهانی ئەمە بانک نییە بانکە بێ ڕەسمالێکی گەورەی هەبێ و دیجیتاڵی بێت واتە من لە ماڵەوە بتوانم بە مۆبایلەکەم تەنانەت دەستە باوی کارتیش نەماوە من خاوەنی هەموو کارتەم ینی بێزار بۆم لێ چی لێ کردو ئاخر دوای ئەم هەموو کارتە ئێستا ڕوو لە شوکە ئەمە ئێستا کارتی ئەمریکی تایە ئەوروپی تایە بەریتانی تایە عێراقیش ئێستا هەموو ئەمانە وەلانەوە خوواوەتە چی من ئێستا زیاتر ئەمەوێ بەمە ئیشم بڕوات ینی ئەمە گرنگە جا ئەمە لێرە هەیە خەڵکی ئێمە فێری ئەوە بووانی ئێمە حەزمان لەوەیە بنمونە لە ماڵەوە هەموو ئیشەکانمان هەستەکەم زۆربەی لێرە هەژمارێکت هەیە بەوە کردبێتەوە لە کوردستان بەڵێ ئێستا ئێمە سەرەوەش ئەمە یەکێکە لە بانکەکانی عێراق یاخود کوردستانیش کە بانکی مەرکەزی ئەترافی پێکردووە یعنی بڕوا بکە کە ئەچی $100 خەیتە سەرم حسابە یاخود $100 دەرەهێنی بنمونە من مامۆستای زانکۆم ئەبێ یەکەم شت ئیجازە بکەم لەسەر کارەکەم بچم بۆ سەرە سیارەکەم پارکەم لەسەر جادە ئەگەر غەرامەم نەکەن دوای ئەوە لەسەرەیە بۆسم هەتا ئەم پارەیە دەرهێن یاخود ئەم پارەیە ئەخەیتە سەر حسابەکە ئەمە ڕۆتینێکە خەڵک ماندوو ئەکە خەڵکی ئەم سەردەمە تااقەتی ئەمەی نەماوە تەواو ئەمە بەسەر چوو ینی ئێستا جیلی ئایپاد حەزی لەوەیە بۆ نمونە لەسەر مۆبایلەکەی من خاوەنی دوو ئەکاونتم ئێستا یەکیشیان بەریتانیە کە دیجیتال بانکی نیە یەکیشیان FIB-ە کە ئەتوانم ینی بڵێم بە ئاستێکی زۆر باش هاتۆتە پێشەوە سەر ڕای ئەوەی کۆمەڵێک کەم و کورتیتیایە بەڵام ئێستا یەکێکە لە منافسی بانکەکانی دەرەوە کە ئێمە ئەتوانین ئیسفادەی لێ بکەین یعنی ئێستا هەستەکەی لە کوردستانیش بە کواڵەتی بەریتانیا بانک هەیە تقریبا بۆ منە بەلای تۆ FIB ئەمەیە کە خەونی تۆ بوو بەڵێ بە تاکید بۆ چونکە
کە هەژمارەکەیتەوە ئایبان کۆدە ئااتێ کە ئایبان کۆد ژمارەیەکی عالەمیە تۆ ئەتوانی لە هەموو شوێنێک ئەم ژمارەیە بەکاربێنی واتە منە و ژمارە عالەمیە بەم بە کەسێک لە ئوسترالیا لە نەرویج لە ئەمریکا ئەتوانێت پارەم بۆ بنێرێ هەموو کەسانێک کە بە هەژماری وەرەگرن هەموو ئایبانیان هەیە بەڵام پرسیارەکە لەوەیە لە چ بانکێک ئەکرێتەوە ئەگەر لە بانکێکی حکومی هەستەکەم لە ئێستەوە پێتەڵام دەستە هەژماری من کەمە باوەڕم پێ بکە عاجز مەبن نەک زانیاری کەمە خەڵک زۆربەی وا تێگەیشتووە پارەکە خرێتە ناو ئەم سنووقی ئەیتیەمەوە کۆدێک لێیت و هەر عینەن محاسیبەکە پارەکە و بۆ ئەبژێرێ بەڵام دیارە وانە فەرموو خەڵک تێبگەین لە دەستپێکە باسی شتێکی زۆر گرنگمان کرد وتمان لە عێراق کێشێکی زۆر گەورە هەیە کە ئەوەیە ژمارە ئەو کەسانی کەسا بانکیان هەیە زۆر لە خوارەیە تەئسیری لە گەشەی ئابووری حکوومەتی عێراق هەمووی کردووە بۆ وایە زۆر هۆکارە یەک لە هۆکارەکان ئەوەیە کە بانقی ناوەندی عێراقی ئەو بیئەی دروست نەکردووە کە کاراسانی بکات بۆ بانکان بۆی بتوان هەموو بانکانی دیکە بە شێوازێکی دیجیتالی خەڵک ئۆنبۆردکەن بەو شێوازەکە FIB کات یعنی ئاسانکاری لە پرۆسی دروستکردنی هەژمار ئەبێ لایەن بانکی ناوەندیەوە بکرێتن کە حکوومەتی هەرێم ملکەجی بڕیارەکانی بانکی ناوەندی عێراقا دوو شتێک هەیە بە ناوی دوای ئەڵێن ئەکەی بە ئینگلیزی ئەکۆسیستم چییە بە کوردی یعنی ئەو BA کە تێیدا کڕین و فرۆشتن و پارەوەرگرتن و پارەدانەکە ئەوەی کە پارە وەرەگرێت بە ئەلکترۆنی بتوانێت پارە وەرگێت ئەوەی کە پارەدا بتوانێت بە ئەلکترۆنی پارە بدات ئەوە شتێکە پرۆسەیەکە کە بە زەمان دروستە بێت یعنی ئەو ئێکۆسیستەمە ئەو کا دروستە بێت کە هەموو کەسێک حسای بانکی خۆی هەبوو کە بازار زانی ئەوە حسای بانکیان هەیە بازارش خۆی ئامادەکات کە بتوانێت بە حسای بانکی پارە وەرگێتن ئەوەی کە هەژماری من ئەیکات ئەوەیە یەکەم جار لەسەر ئەساسێکی دروستی بانقی ناوەندی عێراقی ئێمە ژمارەی بانقیمان بۆ 850 کەس دروست کردووە وەکو پایلۆت ئەوانە هەموو ئایبانیان هەیە هەموو ئەتوان موچەکانی خوان بۆ نمونە حتى لە ئەیتیمەکانی دەرەوەی وڵات بەکاربێنن یان بە سیستەمەکانی ئۆنلاین دەرەوە پارە بدەن ئەوەی بەو شێوازێک خەڵکێکی ئەوروپی ئەیکات یعنی ئەمەی سیستەمی هەژماری من باشترین ژێرخانە بۆ ئەوەی باشەرحکەم ئەساسەکەت کە دروستدانا 850 کەس پایلۆتە یعنی تست تاقیکردنەوەیە دواتر ئەو مەجالە ئەکرێتەوە هەموو بانکەکان ئەڵێن بانکی ABCD فەرمونون ئەوە شروتەکانە ئەو شروتەکانی زۆربەی لەسەر ئەساسی شروتەکانی بانکی ناوەندی عێراقدانراوە بۆ مەرجانە ئێوە ئەتوانن بەشداری بکەن لەو پرۆسەی کەمە دەستان پێ کردووە هەموو مەرجەکانش لە بەرژەوەندی هاوڵاتیە بۆ نمونە ئەبێت پارەی نوانی هەبێتن بەرامبەر بەو پارەی کە بێ ئەدرێتن بۆ موچەی فەرمان بەرن نەکەوەی بانکەکە ئیفلاس بکات پارە نەبی بدەین موظفەکە دوو سیستەمەکان لە ڕووی سکیوریتیوە سیستەمەکانی پارێژەوە بن هەندێک ئەوەی تکنیکیە بتوان تێپەڕی بکەن سێ ژمارەی ئەو چەنەڵانی کە بتوان بگەن بە خاڵک جا ATM بەرگای ئەکاونت POS بەرگای ئەیجنتەکانیانە لە شوێنەکانی جدەجدا ئەو نێتۆرکان هەبێت کە بتوان خزمەت گوزاری پێشکەش بە خاڵ بکەن کە بانکەکان بەشدار بوون و خەڵکێکی زیاتر ئەمە یارمەتیاندن کە ئەو خەڵکە ببیتە خاوەن هەژمار لەگەڵ بانکان هاوڵاتی خۆی هەڵەبژێت لەگەڵ کام بانک بەڵام ئێمە یارمەتیان دەین لە پرۆسەی دروستکردنی هەژمار و دابنکردنی دۆکمنتەکان یەک دەقەمەجە بەرای خۆ بدات کەەوە دروست بوو بانکەکان ئەبێ منافەسە بکەن لەسەر ڕەزامەندی هاوڵاتی کاک ئاوارە ڕازی نییە لە بانکی FIB ئەوێ نەقلی بانکی تر بێت بە 2 دقای کات چونکو هاوڵاتی مەجبورە یەک بانک حساب بانکی بێت دەتوان 10 سەر بانکی بێت تەنها پێویستە کات بەو شوێنێکی لە ئیشەکات چ کردی بێت چ حکومەت بڵێ کاکە ئایبانی من ئەوەیە ئێستا بەس ئایبانەکەی خۆی گۆڕێتن لەوە بۆ ئەوە حکومەت چی ئەو لایە بەس UPN لایە یعنی ژمارەی بێهاوتای کەسی من لەمە دووە ئەو ژمارە بەهاوتای کەسی ڕابتی ئەو ئایبەنەکەم ئەی گۆڕم لەوە بۆ ئەوە ئۆتۆماتیکیان سیستەمەکان ئازان کە موچەی ئەو مانگەی کاک ئەوە ناچێت ئەو حسابە ئەستا حسابەوە ئۆتۆماتیکیان یعنی ئەوەی کە ئێستا ئێمە ئەیکەین هەشتا بانکانشی تێنەگەیشتون لە مەسلحەتی بانکەکانە و لە مەسلحەتی هاوڵاتیە مەرجانیان بۆکەن و منافەسە بانکەکانی هێشتا لە هەژماری من تێنەگەیشتن بانکەکان ئێستا لە هەژماری من تێگەشتن بانکان بۆیش ئێستا تەنگاون بانکەکان و ئازان ئێمە لەگەڵ دوو بانک تەعاملەکەی لە حالەتێکە هەموویان بەشدارە بن هەموو ئەوانەی کە لایسنسیان هەیە لە بانکی ناوەندی عێراقی و مەرجەکانیمە بتوان لە ڕووی تکنیکی و لە ڕووی پاراستنی مافی هاوڵاتیانەوە دەستەبەر بکەن ئەتوان بەژاری بانکەکان ئەمە کێشەیە یعنی ئەم بانکانی کە لێرە هەیە ئەتوانێت منافەتی بانکی ئەهلی بکات
تۆ پێویست ناکە منافسەی بانکی ئەوروپی بکەیت چۆن تۆ منافسەی بانکی ئەهلی ناوخۆی عێراق بکە آخر کوالیتیان ئەوەنی بانکی ئەوروپی گوزاریانەی کە ئەیەن ئەو شێوەنی بانکی ئەوروپی لە کوردستان نییە تۆ منافسە لەگەڵ ئەگەر ڕخسەتە بێ من بۆ بانکی ناوەندی عێراقی لێت قبول ناکەن تۆ بانکی دەرەوە بینی ئیشی بکەیت ئەگەر بانکی ناوەندی قبولی کرد ئەو کاتی ئەوش بەشدار کاکیوە ئەگەر ڕخسەت برای خۆش بێ کواڵەتی بەرزکردنەوەی کواڵەتی بانک مەسەڵەن بانک یەک مەترسی فلاسکردنی نەبێ سیستمێکی وانە لە هەمووی مهمانی سپۆرت کرابە لەلایەن بانقی مرکزیەوە لە مرکزیەوە پارەی نوانووی هەبێتن لە ڕووی سایبەر سکیوریتی و پاراستنی داتاکانی هاوڵاتیان لەبێ داتاکانی هاوڵاتیان لە هاک بپارێزرێ ژمارەیەکی دیاریکراوی هەبێت لەو نقاطانێک کە هاوڵاتی بتوانانی سەردار بکەن نەک هاوڵاتی مەجبوری 1.1 بانک سەدی چەندی بانکەکانی ئەمە ئەمانەی تێدایە کە بەدڵی مامۆستایی بۆی ئەوانە ئەبێ بانکەکان ئەبێ خوان بگونجێنن من داتایەکت پێ بڵم کاک هیوە بەپێی هەر ئەو داتای وۆڵد بانکی 100,000 کەس لە عراق 5 فەرعی بانقیان بەردەکەوێت 100,000 کەس لە دەرێ ستانداردی عالەمی لە دنیا 37 وڵاتێکی وەکو تورکیا کە ئێستا پێشەنگە لە هەموو دنیا لە مەسلەی مۆبایل بانکینگ طبعا ئەمن لە نقطەی ئوستازی تێدەگەم کە بەڕاستی کوالەتی سیستەمی بانکی لە وڵاتیمە بەڵام ئەمن ئیمانم بەوەی هەیە کە ئەمە لە پرۆسەیەکی فێربوون داین بەڕاستی ئەوە نقطەی زۆر ئەساسی نییە فێر دەبینێمە بانکەکانمان دێنە ئەو ئاستەی کە کوالەتێکی بەرز پێشکەش بکەن هەر دروستبوونی FIB بە دیجیتالکردنی ئەو پرۆسەیە تەجروبەیە تاقی کراوەتەوە ینی بەنمونە ماوەیە کۆمەڵێک هەژمار کرایەوە بۆ کەسی خانە نشین ینی تەسەوڕکە بۆ منە باوکی من لەوانەیە خوێنەوارێکی بەو شێوەیە نەبێ کارتێکی لەم شێوایانیاوەتە دەست ئەڵێن بڕۆ ئەمە هەژمارەکە پارەکە و لەسەر ئەمە باوکم نازانێ ئەمە بەزانی بۆیش ینی ئەگەر فەرقی هەژماری من ئەوەیە تۆ ئەگەر بم پرۆسەیە دووبارە بنەوە فەشل لە دوای فەشل ینی ئاگادار بە ئەمە کێشەیە نشین بێنی کارتێکی بیتە دەست نازانێت بینە دوای ئەم ناوەبڕە بزانین لەگەڵ مەسەلەی خانەنشینەکە فەرقی چییە و ئەمەوێ لەوە شتێ بگەم سەرڕای ڕەخنەکانتان بۆچی لە کاتێکە 7 بانقی ئەهلی هەیە ئاوا سەرسامن بە FIB بەس لەبەروی خۆتان حسابیوانتان کردوێتەوە یا نەخێر کۆمەڵە ئەرگۆمنتتان هەیە کە بەرگری لە بۆچوونەکەتان بکەن پاش ناوبڕەکە چونکە تۆ وەزعە باشە هەمووی وەسفی تۆکە هەمووی وەسفی بانکی دیجیتاڵیەکە بەس بزانم یعنی بۆچی یعنی مەقاوماتی ئەمە چییە کە ئاوا پێی سەرسامن لە مامۆستاییواوە تاوەکو تۆ کە بەکارهێنەری 6 کارتی بەریتانیوی نێناوە هاتوویتەوە سەر بانقی دیجیتاڵی تۆ بزنسێکی جیاوازی ئەلکترۆنیەکی هاتوویتەوە سەر بانکی دیجیتاڵی ئەگەرەوە نەموهیمە بە خەڵک حسابی لێ بکاتەوە وەنیە بینەرانی بەڕێز پاژەم ناوبڕە ئەگەڕێمەوە بەڵام لە هەمووی گرنگتر هەژماری من کاگیواڵێ فەرقی هەیە لەو کارتێک کە ئیرابوو بە خانەنشینی و هەژماری من بچووک نابێ بکرێتەوە لە مەسلەی ATM و لە مەسلەی موچەدا ئەو موچە خۆرانە هەموو پرایۆرەتی واتە هەموو ئەفزەڵێتێکیان هەیە بۆ ئەوەی کە بەو حساب بانکیە هەموو ئەو ئەکتیڤیتیانە بکەن کە لەمە بەدووە سیستمی بانقی گەشاکە و ئەوانە توان لی بەهرەمەند بن ئەمە قسەی من نییە ئەمە قسەی بەرپرسی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری و بۆتان شەرحەکە پاش ئەم ناوبڕە ئەگەڕێمەوە بەڵێ بەرزان جارێک تر سلااوتان لەبێت مامۆستا ئەمێ ئەوە بزانم بۆ نمونە ئێستا ئێمە هەندێک لە مناقەشەکان لەسەر خەمی کۆمەڵگایەکی زۆر سەرەتاییە لە ڕووی سیستمی بانکیەوە نیە چۆن ئەتەرنێت و چرا هەیە ئاوا بانک و کاشیش هەیە بانکی ترادیشناڵ هەیە و کاشیش هەیە بەڵام ئێوە ئەو پەڕیتان هەڵبژاردووە یەکسەری لە عێراقا هاتن بانکی دیجیتاڵیتان دانا وانە بەڵێ ئایا لە ئێستا بانکی دیجیتاڵی زەمینەی هەیە ئایا وەڵامی خواست و پێداویستیەکانی خەڵکی ئێرە دەداتەوە بانکی دیجیتاڵی چییە ئەکرێت ئێمان بگەێنی پێشەوەی باسی بانکی دیجیتاڵی بکەین پێم خۆش وەکو تەوزیحێک لە بیدایەتی بەرنامەکە باسییان دەک داتا بکەین بۆ نمونە لە دەوڵەتە چۆچی ئیستوانیا وەچی نەرویس وەچی سنگاپۆرە بانکینگ پێنتەرێشن واتە ڕێژەی بانک مقارنتن بە ڕێژەی گەنجەکان 2.0
واتە هەر گەنجێک بەلای کەمی دوو ئەژماری بانکی هەیە بەڵام هەمان بانکینگ پێنتەرێشن ئەوەی برادران باز دەکەن 15 یان 123 ینی بە هەر ڕووەک هەری وەرگر 115 کار خراپە 123 کە هەر خراپە لە بانکە نەریتیەکان بەڵێ لەبەرەوەی ئەو واتای ئەوە دەگەێنی لە 5 گەنج تەنها یەک گەنج حساب بانقی هەیە کە یەک کەس حساب بانقی هەیە یعنی ئەو مشتەما ئەو کۆمەلگایە کامل بە کاش ئیش دەکا کە بە کاش ئیش دەکا وەکو وایە کاش بۆتە پاشا لۆ کاش بۆتە پاشا ناتوانانی هیچ مامەڵەی بکەی بەبێ کاش ناتوانانی بنزینی سیارە بکڕی بەبێ کاش ناتوانانی کرێ خزمەت گوزاریەکان بدەی بەبێ کاش ناتوانانی غەرامات و پێبژاردنەکانی حکوومەت بدەی بەبێ کاش ینی کاش لەکنەمە بوویتە کینگ بوویتە پاشا و لە هەمان کاتدا ئەو دەوڵەتانە ڕێژەی دیجیتال بانکینگ یان ئۆنلاین بانکینگ لە ناویاندا 100%. یعنی ئەو ئەژمارانەی کە کراینێتەوە هەمویان سەپۆرتی دیجیتال بانک دەکەن بەس لە عێراق 100% ئەو کەسانەی کە ئەژماری بانکیان هەیە لەسەر یەک لەسەر پێنجەکە 100% ئەژماری بانکی دیجیتالیان هەیە ئەوە لەبەرچی لەبەرەوەی ئەو بانکانەی کە خزمەتگوزاری بانکی پێشکەش دەکەن هەمویان بە تەریقەی کۆن و تەقلیدیەکە ئیش دەکەن ژمارەیان زۆر کەمە ئەوانی بە دیجیتالی ئیش دەکەن ئێستا بێنە سەوەی ئەمە لۆ دیجیتالمان هەڵبژارد برێت کینگ زانایەکی بواری ئابووریە لەوانەیە برادران بیناسن وتێکی زۆر ناوداری هەیە دەڵێ ئەگەر کۆمەلگایەکی کاش بوو هەوڵ مەدە ڕاستە خۆ بیکەیتە بانکێکی تەقلیدی یەکسەر بڕۆ سەر فینتێک فاینانشەل تەکنۆلۆژی بیبا نوێترین تەکنۆلۆژیا لەبەرەوەی ئەو قۆناغە تێپەڕی تا دەهێنیتە سەر بانک پێویست دەکات جارێش کە دیسان ئەپدێتیکە بینتە سەر تەکنۆلۆژیا ئێستا وڵاتە پێشکەوتوەکان کێشەیەکیان هەیە لەبەرەوەی سیستەمی بانکی زۆر بەهێزە کە ئەوان دانێ بچنە سەر دنیای فینتێک ئاسان نییە لە بۆیان کە دەستنە سەر مۆبایل پەیمنت ئاسان نییە لەبەرەوەی ژێرخانێک دروست بووە خەڵکی لێ ڕاهاتووە لە بۆوان زۆر زەحمەتە بەس لە بۆ دەوڵەتە چۆچی عێراق مادام زەمینە لەبارە مادام کەرتی بانکی لاوازە زەمینەی زۆر گونجاوە لۆی ئەگەر دیجیتال بانک بێتە پێش ڕاستەوخۆ خەڵکی لە بڕی ئەوەی بچنە سەر بانک یەکسەر بگەڕێنە سەر نوێترین تەکنەلۆژیا باشە ئێستا بانقی تەقلیدی بێ و لەوانەیە خەڵکێ بڵێ بانکی تەقلیدی بێ و بانکی دیجیتال بێ کە من بۆ نمونە حساب بانکەکەم هەبێ نەتوانم لە هەموو شوێنێ سکانی کیوارەکە پارەی پێ بم و نەتوانم پارەی کارەبا بم و نەتوانم پارەی ئاو بم و ئیتر چ سوودی هەیە کە ژێرخانەکەی بۆ حازر نەکرابێ ئەگە کارتی مۆبایلی پێ بکڕی خۆی دەستخۆشی لە حکوومەت دەکەین کەوا پرۆژێ ئەژماری منی ڕاگەیاند کەەوە شنگاوی زۆر گرنگە کەوا خەڵکی ڕادێنی وردە بێنە سەر بانک و لەوێشەوە بەرەو دیجیتال بانک ئەوە هەمووی پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری کۆمەلگاوە هەیە تو ناتوانانی دوکاندارێک ناچار بکەی لە ڕۆژی یەکەم بڵێ وەرە تۆ حساب بانقێک بکەوە بۆ ئەوەی پارەدانی خۆت وەربگریت کە دوای ئەو یەکسەر پرسیارەوە دەکات چێ پارە دەدا ئەو کەسەی پارە دەداکانی ژمارە ئەو کەسانی کە دێن پارە دەدەن کەمە تەمان ئێستاوەش دەبی بێنە سەوەی لۆ ژمارە ئەو کەسانی کە دانێت بە ڕێگەی بانکەوە پارە بدەن کەمە لەبەرەوەی کردنەوەی ئەژماری بانکی پرۆسەی زۆر معقدە ئەی لای ئێوە چۆنە لای ئێمە دەتوانانی حساب بانک بکەیەوە بەکەمتر لە 5 خولەک لە ماڵی خۆت بەبێ سەردانی بانک بکەیت و هەموو ئەو ڕێکارانەی کەوا یاسا پێویستی و بانک مرکزی داینایە و منەظەماتی دووەلی دایاننا بە ستاندەر جێبەجێ دەکرێت ئێمە تەکنۆلۆژیای ژیری دەستکرد AI بەکاردێنین ئەگەر کەسێک پاسەپۆرتەکەی پێ بێ پاسەپۆرتەکەی سکان دەکەین دەزانین ئایا ئەو پاسەپۆرتە تەزویرە یان نا بەهۆی ئەوەی هەر پاسەپۆرتێک چەند هێمایەکی شاراوی تێدایە ئەو ژیری دەستکردە دەتوانێت بیخوێنێتەوە دوای ئەوە داوای سێلفی لە کەسەکە دەکەین تەمان کاک دکتۆرێک لە کۆمنتانەی هەبوو دیگوت لە سێلفیەکە من تۆزێک هیلاک کرام هیلاچەکە سیستەمەکە پێ بڵێ پێ بکەنە دوورکەوە نزیک بەوە تووڕە بە بۆ ئەوەی سیستەمەکە خەڵ حەقتان چێ خەڵک پێەکەنیان بۆی کە بزانێ وێنە نییە خۆی بزانی خۆیەتی بزانی خوێتی بۆی بزانن وێنەیەکی مردونیە وێنەیەکی مردونیە وێنەیەکی زیندووەوە خۆیەتی لەگەڵ سیستەمەکە تەفاعولات دەکاتن کاردانەوەی هەیە دوای ئەوە وێنەکە دەگیرێت لەگەڵ وێنە سەر پاسەپۆرتەکە دیسان بە ڕێگای تەکنۆلۆژیای زیری دەستکرد بەراورد دەکرێ و دەزانرێ خۆیەتی دوای داواکاریەکان بە کوردیە کات لە بەکارهێنەرەکە داواکاریەکان بە زمانی ئینگلیزیمان هەیە بە زمانی عەرەبی کوردی سۆرانی کوردی بادینی زۆر باش دوای ئەوە ناو و زانیاریەکانی ئەو شخصە پێویستە لە چەند سیستەمێکی دووەلی چەک بکرێتەوە ئایا ئەو شخصە داواکراوە پێشنەی تاوانی هەیە تێوەگلاوە لە پرۆسی سپیکردنەوەی پارەیاننا دوای ئەوەی ناوەکەی کێشەی نەبوو ئۆتۆماتیکیان سیستەمەکە ئەژماری بانکی پێدەدا ئایبانی پێدەدا و ڕێگەی پێدەداتن کارتیش داوا بکە ڕاستە خۆ دوای ئەوە بەبێەوەی سەردانی بانکەکە بکە یعنی ئەگەر لە حساب بانقی دیجیتال
بانک FIB دەرچووی کەواتە ئەنتەرپۆل مشکلێ نیە لەگەڵ دەتوانانی وەکو تێستێک بەکاری یەکێک لەو شتانەی کە من زۆر ینی وەکو خزمەت گوزاری پێم شتێکی جوان بوو لە سیستەمەکەی واندا هەیە ئێستا فەرەزنا من ویزە کارتێکم وەرگرتووە لە لایوان لە دەرەوەی وڵاتم ویزە کارتەکەم لێ بزر دەبێ تەوانە گەرە ویزە کارتە بکەوێتە بەردەستی خەڵک شتی پێ بکڕێ لەوانەیە ئەمن مەجالم نوێ بسمە بانقەکەی یان کاتم نەبێ یان دوور بەتاڵیکەنەوە تا پێڕدەگەم بەزت وەر لە ئەپلیکیشنەکەی خۆت دەتوانی یەک پەنجە پێ دابنێ و کانسڵیکەی کارتەکە و نێڵی کەس بەکاری بێنێ ئەنی ئەو خزمەت گوزاری شتێکی زۆر سنەکە ینی تۆ کە بەکاری هێنی خۆشە ینی فەرقی هەیە لەگەڵینی تر بێگومان جیاوازێکی زۆر هەیە چون هەموو شتەکان لەناو دەستتدایە ینی زۆر بە ئاسانیت و دەتوانی مامەڵەدارایەکانی خۆت ڕێک بخەی ئێستا من هەر لە ڕێگای هەژمارەکەی وانەوە هەموو کارتەکانی ئینتەرنێتی ماڵەوەم هی موبایل و هی ئەوەکانی پێدەکڕ ئۆنلاین بارگینگی ئەوروپی خۆشترە طبعا یوزەر فرندلیشە زۆر ئاسانە ینی کاگرانز ینی زۆر بەکاردێنا لە دەرەوەش چۆن من موچەم کەوەرەگرم ئەینێرمە فارێکی FIB ئەخەنە سەر حسابمەوە کارتەکە لای خزامە لە سویت ئێستا من ڕەتی کاکە هیوە نازانم ئێستا ڕەتی ئەو ئەپلیکیشنانەی کە زۆر خەڵک بۆ خواردن داواکردن بەکاری دێنێ مەسەلەن تەڵەباتە لیزۆیە با ناویشیان بێنین چونگاوانە کە من عادەتیان ئێستا دەتوانی هەژمارەکەی خۆت ڕەتی وام بکەی لە زیاتی ئەوەی کە کەسەکە هاتە بەردەر دەرگایەکەتەوە تۆ لەوانەیە دۆلارت پێ دینارت یان وردەی پێنیە کەسەکە بداتەوە هەر دەتوانین لێ پارەکە بدەی ڕاستەخۆ کەسەکە خواردنەکەت بۆ دێنێ بۆت بەجێ دەڵە و دەڕوا پێویست ناکات تۆ دەست بکەی بە گیرفانتە یان جاری وا هەیە من لە شوێنی ئیشەکەی خۆمم خواردن بۆ خێزانم داوا دەکەم لە ماڵەوە لەکنە خۆم پارەی دەدەم لەوانەیە ئەو پارەی لەکن نەبێ یان لەوانەیە ئەو حەز نەکا مەسەلەن لەگەڵ ئەوەی فەرەنسای ڕۆمانسێتیش بەتی نەکات ئەوە بەتی بەتەغاز دەکڕی ڕۆژەی هەژماری من واکات کە بانکێک ئەو خزمەت گوزاریانە نییە و خەڵک ڕوو لە FIB بکات مەجبورە بێت ئەوش ئەو خزمەت گوزارە دروستکات بۆی کە منافەسە بکات لەسەر ڕەزامەندی مشتەرەکی خۆی یعنی بۆ نمونە شتێکێ بۆی کە غەدر نەکرێت لەم نیەتە بەرزە کەواتە هەژماری من ئەوانەی کەوا تێگەیشتون ئەمە سەرەتا و کۆتایی پرۆسێسەکەی و سبەینە 5,000 جیهازی ATM دا ئەنرێ لە قەزا و ناحیەکان و بەستەنیا ئەمە وانی نەخێر ئەم پرۆسێس دووبارە نەکرێت یعنی فەرقی هەیە لەگەڵ حسابی خانە نشینەکەی باوکی دکتۆر زۆر ئاسان کە من حسابێکی بانکیم هەبوو لای FIB و FIBش بەشدار بێت لە پرۆسەی کامە بۆ 1 ملیۆن کەسە من بۆ نمونە من FIBم هەڵبژارد چونکە حساب FIB حەزگەم FIB بەکاربینمەوە FIB ئەگەر ATMشی دانابێتن بەڵام من ئەوەی خۆم بەکاردێنمەوە بۆ شێوازێک خۆم حەزم لێتی یعنی بانک مەجبورە بێت کە شێوازی چانەلی جیا دروستکات بۆ تۆ کە تۆ دەستگەشت بۆ پارەکەی خۆتە بێت و بەکاری بینیوە ئەو پارێ ئەتوانێت کاش ئاوت بێت ئەتوانێت کڕین و بەشداریکردن لە گلۆبال مارکتینگ بێت بۆ نمونە لە ڕێگەی پرۆژەی هەژماری من تۆ بێ ساحب هەژمارێک کە تۆ بتوانێت شتێک لە ئیبەی بکری لە ئامازۆن بکری بەشدار بی وەکو خەڵکێکی ئەوروپی نەک بەس لە ناو بەس من نەزانین چیم لە پارەی خانشینی خۆم سەحب بکەم لە شوێنێک شەرسە کارتێکی پلاس ئەزانی من چیم لە جەنابی مامۆستاهی وایە مەسەرەن مەمنێرە بۆ ئیبەی با لێرە ئەو ژێرخانەمان بۆ دروست بکەن وەکو حکوومەت کە دەستمان ڕابگا بە هەموو شتە مەسەرەن باوەڕم پێیەکی جاری وایە ئەتەوێ بڕۆی پارەی کارەبابەی باوەڕەکەی بەڕوویەکی ئەوە نەتاڵەوە لە پارەکە زیاتر ئەو مسەلەسەی کە ئەو دام نەبوو ئەم مسەلەسی خەڵک حکوومەت کەرتی تایبەت زۆر چاکە دەوافعی دروستکردنی هەژماری بانکی چیە کاکاوەڕێشێکی زۆر من باس کرد وتی ڕێژەی ئەو کەسانێک کاچن خەڵک بەهانایەوە ناچێت چونکە خەڵک ئەڵێ حسابی بانکی بۆ دروستکەم لێرە ئەو ئیشێک کە ئێستا ئێمە ئەیکەین ڕەنگە یەکەمین پرۆژە کە سیستەمە بەکارێنەوە سیستەمی پارەدانی وەزارەتی کارەباش بێت بۆ ئاگاداریت ئێمە ئامانەوێت ئەو سیستەمەدا دروست بکەین کە تۆ بتوانین لە ڕێگای ژمارەی بانکی خۆتەوە پارەی کارەبای خۆت لە ڕێگای ئەپلیکیشنەکەەوە بیت ینی پێویست نکات بیتە وەزارەتی کارەبا بەم زوانە ئەم سێرفسانە بەردەستە بێ مەسەلەیەکت هەیە وتم تۆ هاوڵاتیت هەیە حکوومەتە و کەر تایبەتە ئەو سێ نقطانە تەعاملی لەگەڵ یەکتر هەیە هاوڵاتی پارە ئەدات بە حکوومەت پارە ئەدە بە هاوڵاتی ئەتوانێت پارەی خاننشینی بێت ئەتوانێت پاراستنی کۆمەڵایەتی بێت ئەتوانی موچەی بێت منش ئەبێ پارە بم بە حکوومەت پارەی ئاوا کارەبایە غەرامی مرورەوە تا دواتر و هاوڵاتی لەگەڵ کەرتابەتش تەعاملی هەیە کەرتابەتش لەگەڵ من تەعاملی هەیە چون کەرتابەت ئەبێ مەسەن باجی خۆی بدات بۆ نمونە ئەو سیستەمانەی کە ئەبێت
ئەو پارەیە بە ئەلکترۆنی وەربگرن ئەبێ حکوومەت دەستەبەری بکات کە ئەمە ئیشی لەسەرەکەیت. ئەزانی ئێستا لەم سێ گۆشەی کە فەرمووتان خەڵک حکوومەت کەرتی تایبەت لە ناو ئەم سێ گۆشەیە کەرتی تایبەت ئاکتیڤترە لە دوولایەنەکەی تر لە خەڵکیش و لە حکوومەتیش لە هەموو وڵاتێکە کەرتی تایبەت بەرەو پێشبەری دیجیتال سەرویسەکانە. بەس ئێوە سەرویسەکان لە سەرویسەکان بۆ نمونە پێدوانیە ئێستا ئەگەر بمانەوە هەرێمی کوردستان پێش بخەین یعنی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری باوەڕم پێ بکە وەکو وەزارەتی نەوت و کشتتوکاڵ گرنگە وەنیە دخوا بکەم بەرپرسە گەورەکانشمان یعنی خەر زۆر گرنگە تۆ بۆ نمونە ئێستا یەکێک دڵی حکوومەت نییە وەکو کەسێک کە دکتۆرات لە ئایتی وەزارەت بووە پێ هەم پێوەرە ئەمان ئەگەر ئەمان ئاکتیڤ بن ناتوان هەرێمی کوردستان بخەنە سەر شاڕی پێشکەوتنێکی زۆر جۆری بە دڵنیاییەوە دڵنیا بایخین زۆر فەرق ئەگە بیرت بێتەوە زۆر ئیش ئاسان ئەبیانی ئێمە ئەبین بە هەرێمێکی نمونەی لەسەر ئاستی ئەتوان بڵێم ڕۆژهڵات لە ڕووی شەفافەتی زیاتر جێمەتمانی بەرنامەیەک پێش ئێستا وعدم پێ نەدای بەرنامەیەک پێش ئێستا وتم پرۆژێکی وا لە ئارەدا هەیە تیمێکی تایبەت لە ئۆفیسەرە وەزیران بەل لە ناوشان بینین یعنی کاک عزیز ئەحمەد خات و شیلان دۆسکی ئەوانە ینی سەرپەرشتی ئەو تیمانان کردووە کە هیچێکی زۆر قورسیان لەسەر پرۆژەی هەژماری بن باشە کەواتە ئێستا خەڵک ئەوان لێرە نین تۆ لێری لەبری ئەوان وەڵامیان پرسیارانم بەرەوە کەواتە لابد ئەبێ هەموو کەسێ حسابی بانکی هەبێتتر کەواتە ئەو فەرمانبەرانەی ئێستا گویان لێتە هەر هەموویان حسای بانکیان بۆکەینەوە ئێوە ئەیکەنەوە ئێمە ئەم ئاسانکاریان بۆکەین ئەوان بانقی خۆن هەڵەبژێرن ئێمە هیچ بانقێک بۆ هاوڵاتی هەڵنابژێرن ئێمە ئەو ڕێکوارمەتە خەڵکە بێ بانقی خۆی هەڵبژێرێت بۆی بانکەکان منافەسە بکەن لەسەر ڕەزامەندی و لەسەر ڕازیبوونی هاوڵاتەکان لێیان ئەبێوان بکەن مەرجەکتان هەیە بۆ بانکەکان مارجەکان یەک ئەبێ لە ڕایەن بانکی ناوەندی عێراقەوە ڕێگە پێدراوە بن دوو ئەو توانە دارایان هەبێتن کە ئەو پشتوانە دارایان نواندە بێتن بەرامبەر بەو پارەی کە حکوومەت پیانەدات بۆ موچە بۆ نمونە ئەبێ بۆ نمونە خۆیان احتیاطی نەقدیان لەوە زیاتر هەبێت سێ لە ڕووی تکنیکیوە ئەوجە بابەتێکی زۆر مهمیشەیە بۆی حەزەکەم لێرە FIB حەقی خۆیتی کە من باسی بکەم لە یەک نقطەوە من پشگیریانەکەم کە لە هەموو بانکان باشتر بوونە ئەمە لە پرۆژەی دروستکردنی ویزای ئەلکترۆنی بۆ هاوڵاتیان لەگەڵ هەموو بانکانی هەرێمی کوردستان دانوستانمان کرد دانیشتمان کرد یەکیان لە ڕووی تکنیکیوە ئامادە نەبوو ئەو ژێرخانە بەردەست بکات بۆ ئێمە بتوانین پارە بە ئەلکترۆنی لە هاوڵاتی بیانی وەربگرین تاکە بانقێک کە توانی یارمەتی ئێمە بدات لەو بوارە بانکی FIB بووە بە شانازی وهێڵم بەڵام لە عینی کاتیشە بە یەک ئاستەمە لە هەموو بانکان ئەوەستی پرۆسی ئلکترۆنیک ئەوەی ئیڤیزا ئەوەی کە خەڵک ویزای کوردستان وەربگرێ چۆن حکوومەت دەتوانێت ئەو چیرۆکی سەرکەوتنەی کە بۆ هاوڵاتێکی بێگانەتان دابین کردووە کە خەڵک ویزەکەی خۆی پارە بدە چۆن ئەوە بۆ منێکی هاوڵاتی دابین دەکەی کە من لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ غەرامەکەم بە ئۆنلاین بدەم تەسەوەر بانقەکانیش یان لە دایرەی کارەبای بانقەکان ئەوان نییە ئێمە وڵا کارتێکی بانقی زۆر پێشکەوتومان هەبوو بێتن و ئێمە کەم تەرخان بووین کارتی بانقی هەر ئێستا باسم کرد ئێمە ماوەی ساڵێ لەگەڵ بانکان خەریک بوون تا کۆتایی بەس FIB توانی ئەو ژێرخانە ئامادە بکات کە بتوانین پارە بە ئەلکترۆنی وەربگرین ئەو بانقانەی کە هەمانە فێر ئەوە بوونە کە ATMیان هەبێتن کارتیان هەبێتن ئامادەنین لە ڕووی تکنیکیوە ئەو ژێرخانە بەردەستخن بۆی کە بتوان تەعاملێکی فول دیجیتالی لەگەڵ سیستەمەکانی حکوومەت ئەگەر ئەو بانکانە خۆیان نوێ نەکەنەوە ئیتریەوە بلاک لیستیانەکەن لە حکوومەت کە تەعاملیان لەگەڵ نەکەن هاوڵاتی بلاک لیستیانەکە چونکە هاوڵاتی کە 2000 3000 خزمەت گوزارێکی پێشکەوتو لێ نەبینی کە نەیتوان لە ڕێگەی ئەو بانکەوە دەستگەشتی بە پارەکەی خۆی هەبێتن و پارەی ئەو کارەبای خۆی بدەن حکومەت موچەی پێ بدات هاوڵاتی خۆی هەڵی نابژێرێتن یعنی ئێستا مەسەلەکە مەحسوبیەت نییە کە FIB حکوومەت تەعاملی لەگەڵەکە بەڵکو بە قووەتی ژێرخانەکەیەتی FIB لە مەرحەلەی پێرۆڵ ها حکوومەت تەعاملی لەگەڵ ناکات چونکە نازان بە سەوەک ئامادەنەوە بەژە لە پێرۆڵ لە پایلۆتەکە بکەن لە قۆناغی تاقیکردنەوەکە بەڵام من هەم FIB و هەموو ئەو بانکانەی کە ئێستا بەرپرسانێک کە ئەمن ئەبینن داوان لە یەکەم کە بەشدار بن لە قۆناکانی تر ئێمە پێویستیمان بە دەیان و BC بانکە بۆی بتوانین موچەی 1 میلیۆن و 200 خاڵی قوتی FIB چیەکەوە کە حکوومەت بەدڵتانە پێتان وایە پاراڵێل لەگەڵ ڤیژن و ڕوئیای ئێوە ئەڕواکە بۆ ئاینداتانێ وڵات بەرەو چۆبرن FIB هەم ژێرخانێکی دیجیتالی پێشکەوتوی هەیە ینی کاکەڵەن شتێکی باس کرد تۆ کە بانکێک ئیمڕۆدا ئاماژنی پێویست ناکات هەڵەکانی
10 ساڵ و 20 ساڵی پێش دووبارە کەیتەوە ڕەسەن مادەم هیچ جێرخانیان ڕەسەن بڕۆ ئەو تەکنەلۆژی کە ئێستا لە دنیا باوە ئەوانە ئەوان کردووە ژێرخانەکان ژێرخانێکی زۆر پێشکەوتووە ئەو تیمەی کە ئیش لە ئەیفای بێکات لە ڕووی تەعامل و لە ڕووی بڵێن فکریەوە لەو ئاستان کە تێئەگەن ئەزانن کە حکوومەت پێویستی بەچێتی و ئایەندە 10 ساڵی تر و 20 ساڵی تری کوردستان پێویستی بە چ جۆرە بانکینگەکەیە یعنی سیستەمەکانیان پێشکەوتە و تعاملیکان تعاملێکی ڕێکوپێکە ئێوە زیاتر گەنج هەژماری زۆر لاتان کردوێتەوە یا ئێستا بیدایەتی پرۆژەکەمان کە لە مەرحەلەی تێز بووین زیاتر گەنجەکان بوون بەس ئێستا هەموو چین و توێژەک لای ئێمە دەکاتەوە بە حکمی ئەوەی ئێمە ڕۆژانە زیاتر لە 1000 ئەژمار لە لای ئێمە دەکرێتەوە بە حکمی خەڵک پێویست ناکە سەردانمان بکە لەبەر خەڵک لە ماڵی خۆی بە پاسپۆرتەکەی بە 5 دقە و برادران حسابیان کردوتەوە دەزانن کۆشەی ئەکاونتەکانتان ئێستا چەندە ئێستا نزیکەی 50,000 ئەکاونتمان هەیە بە خیلالی چەند مانگێکی زۆر کەم ڕۆژانە خەڵکێکی زۆر ئێستا کارت داوا دەکات نزیکەی 1200 کارت ئەوڕۆ کە بەس بە ئەپلیکیشن داوا یعنی بۆ نمونە ئەتوانی ئەگەر بە سیستمە تەقلیدیەکەی کارت بتەوێ ئەگەر بە QR بتەوێ بە هەردووکی ئەتوانی بەکاری بڵێ بە هەردووچی دەتوانی بەکاریەوە بەڵێ برادری خۆم هەبووە ویستێتی سەردان بکە گوتوویەتی چوومە تێک لەو بانقانی ئەوڕۆ لە ناوچەکە هەن پێیان گوتووە ئۆکەی 3-4 ساعتت دەوێت حتا ئەژماری بانکت بۆ بکەینەوە دنیایەک دۆکیومنتمان دەوێت حتا بزانین تۆ کەسێکە شیاوی ئەوەی حساب بانک بکەیتەوە یاننا دواتر پێیان گوتووە کارتەکەشت 15 ڕۆژی پێدەچی تا کارتەکەت پێدەدەینەوە پارە وەکو مەبلەغەکی تەمینات دای بنەی پریدیپۆزت و دوای ئەوەش دەبی کاتەشی زۆر چاوەڕێ بکەی ئایا حسابەکەت لە بۆ دەکەنەوە یاننا لەوانەیە پێ دەڵێن ناوت لە قایمەی دەرنەچوو بوون لە غەسیل ئەموالیان لەوانی تر هەیە و لە هەمان کاتدا هەر کاتێک پارە لە حسابەکەت دەکەی چارجت دەکەن و هەر کاتە کارتەکە بەکاردێنی هەندێک لە بانکەکان هیدنفیان هەیە واتە ئەمولەی شاراوە لە کاتی بەکارهێنانی کارت بە دزیەوە پارەت لێ دەبن شتێک بە $100 و $100 دەدەی دوای 2 ڕۆژی تر $2 تریش لە حسابەکەت ڕۆژتۆ نازانی بە حکمی ئەوەی بە کۆمیشن بە حکمی ئەوە هاونیشتیمانی ئەزانێ لە گرێبەستا پێیان وتووە نەخێر بۆ نمونە حکوومەت مافی هاونیشتیمانیان بکالەوە ئەوە نیە خۆی بۆیە من ئەڵێم ئەبێ کاری تایبەت ئەوی شەبکاتن ئەوە کاری تایبەتە کە بێت و خزمەت وزارەکانی بانکی خراپێت ئەوەی مەسن کاک ئاوارە من پارێکم با دوای بینیم $5 ترانزاکشن فی لێسانەوە باشە حەقی ئەوەی کە نا من وازی لێنم ئەچمە شوێنێک کە خزمەت وزارەکەی باشترە ئاخرنا بەس وەزارەتی دارایی سیستەمی عمولە و ئینترست ڕێیت و ئانا دیاری ناکە هەر بازار خۆی ڕێکەکە وەزارەتی دارایی نیە وەزارەتی دارایی هیچ سایتەرەی بەسەر بانکەوە نییە بانکی ناوەندی سایتەرەی بەسەر بانکەکانەوە ڕێگولیشن دیارەکەن وەزارەتی دارایی هیچ ئەوەی نییە خەڵک بنمونە ینی من هەر لە پەیجەکەی بەڕێستانەوە چەند کۆمنتێکم خوێندەوە ینی خەڵک ئەپرسن ئایا من ئەم هەژمارە بکرێتەوە حکوومەت چەندێک وەکو عمولە پارەم لێوەر ئاگرێت و ئایا ئەم پارەیە لەسەر ئەم هەژمارە ئەمێنێتەوە تا چەند زەمانە چونکە بمانەوە نەمانەوە بانک لەگەڵ ڕێزم بۆ جەماعەتی FIB تۆزێک ئیمەیجێکی ناشرینیان هەیە لە وڵاتە چونکە بانک هەیە ئیفلاسی کردووە بانک هەیە هەر وەکوتم بەناو بانکە مەفروزە ئێوە وەکو بەشی تەکنەلۆجیای زانینی ئەم شتانە ڕۆن بکەنەوە پێش ئەوەی دەست بکەن بە پرۆسەکە ئەمە گرنگە بەنمونە من موچەکەم ملیۆنێک دینارە ئایا ئەم ملیۆنە دینارە ئەچێتە سەر ئەم هەژمارە ئێوە هیچ پارێک وەرئەگرن لە ملیۆنە دینار یاخود ئەم ملیۆنە یاخود بە ڕقم دێتەوە دەست من و ئەتوانم بەکاری بێنمەوە مەفروز ئەم شتانە ڕۆن بکرێتەوە بەڵام من زۆر گەڕام لە وێبسایتی ئەو حکوومەتی هەرێم ینی لە زۆر شوێن ئەم وەڵامی ئەم پرسیارەم دەست ناکات حکوومەت ئیش لەسەرەوە کات کە هاوڵاتی نابێت تەنانەت یەک فلیسیش بدات چونکە بانک ئەبێ مەمنون بێت کە پارەی هاوڵاتی ئەچێتە سەر هەژمارەکەی ینی هەدەفەکە ئەوەیە یەک فلسش حکوومەتە تازە ئەگەر بێت و پارە لەسەر حسابی شخصی مێنێتەوە ئەگەر بێت و لەگەڵ یاسەکانی عێراق لە ڕووی ڕیبا و ئەوانە کێشە نەبێتن ئەسڵ ئەبێ بانک پارە بە خەڵکیش بات چونکە بەهرەی دیتە سەرێ بە حکومی کە پارەی لە ماوەتەوە ئەوەیە بە نسبەت ئەوەی کە سیقەی بانکی بەوە دروستە بێت متمانە فترەیەک
خەڵک کار ئەسم پارەی خۆی سەحبەکات ئێمە وازانین یعنی لەمە مانگەک دوو مانگ سێ مانگ ئێمە ئەگە بتوان لە خلالی ساڵێک ببێن لە بەردەم بانکەکان لە خلالی باڵغی دروست ببێت یەکشی زۆر گرنگ لە خلالی ساڵێک ئێمە ئەگەر بتوانین متمانە بگەرنەوە کە 5 لە سەتی خەڵک پارەی خۆی سەحب نەکات لە 1 ملیۆن نەفەرە ئێمە تقریبا نزیکەی 600 ملیۆن دلار پارە ئەکەوتە ناو ئابووری هەرێمی کوردستان کە ئەخولێتەوە 600 ملیۆن دلار ئێستا بۆ نمونە با لە وەزارەتی دارایی بپرسم لە ڕابردووە خۆتەزانی فترێک هەندێک بانک ئیفلاسیان کرد ئەمانە پێشینەی داراییان نەبوو یا پاشخانی داراییان نەبوو احتیاتی نەقدیان نەبوو بانکەکان ئەهلی بوون کۆمەڵێ هاوبەش کردبوویانەوە ئێستش سیستمی بانقی هەروایە یا نەخێر بۆ نمونە بانقێکی وەکو FIB کە لێرە دانیشتووە حتا بانکەکانی تریش وەکو ئارتی بانک وەکو نازانم هەموو بانکەکانی تر سین سات KIB وەنیە ئەمانە جیهان ئەمانە بۆ نمونە احتیمالیەی شکستیان هەیە یان نەخێر ئەمانە بانقی مرکزی سەپۆرتیانەکا و یعنی کریدیتیان هەیە لەلایەن ئەوانەوە هەر بانقێک خۆتەزانی بانقی مرکزی پشتگیری بکە بانقی مرکزیش وۆرڵد بانک بانکی نەختینەی جیهانی پشتگیریەکە وەنیە کەواتە زەرەرکردن و شکستی هەوڵاتیان تا ئاستی مستەحیلە بێ وایە وانە ئێستا بخۆی هەر بانکێکی ئەهلی کە ئەکرێتەوە ئەبێ احتیاطی لە بانکی مرکزی دابنێ ڕسیدێکی احتیاطی لە بانکی مرکزی هەبێ هەنی ئیفلاس دەکا ئەمە ئەبێ بەکار دەهێنرێ بۆ ئەو کاتانە بەڵام من لەسەر دیجیتال بانک نازانم ویستم قسە بکەم ئێمە ئەم سیستمەی مامەسا سەیریکە لایەنی معنی ئێوەن وەزارەتی داراییە تەشجیعی خەڵکەکەی پارەکانی بەرێ بۆ بانک کاگرانج خۆی ئەگەر سیستمەکە بەو شێوەیە بێ تۆ ماگانە کاش نەدەی بەدەستی خەڵک بیخێتە سەر حسابی بانقیەکەیەوە مەجبورە پارەی لە بانک بێ جا سەحبکردنی پارەش کۆنتترۆلی بۆ مەجبور نیە ئەگەر ئێوە دڵنیایی نێن بە خەڵک لە ماڵەوە دایانەی خاتە سنووقێکەوە کاگران ساڵانێکی من شتێکی ترە پرسم تکایە مامەستا سەیریکە باوەڕم پێ بکە من ئابووری ناسێ نازانم بوێرم بیڵەمیان نایی و نزیکی 20 ملیارد دلار ترساوە خۆی شاردۆتەوە 20 ملیارد دلار ئەگەر دڵنیایی و سیقە بگەڕێنرێتەوە خۆت ئەزانی گەورەترین تەداولی مالی دروستەکە گەورەترین جوڵەی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستانە دروستەکە ئێوە وەکو حکوومەت ئێستا بێ ئەو جیهەتە بن وەکو وەزارەتی دارایی و فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری و ئەنجومەنی وەزیران کە متمانە و دڵنیایی بن بە خەڵک ئێوە چی ئەڵەن خەڵک بۆ نمونە سبەینە پارەکانی بەرێتە بانکێک لە بانکەکانی کوردستان بیباتە ئەم بانکە تەکنەلۆجییا بیباتە بانکێکی تر کاگرانج حکوومەت زوو بانکەکان سیقەیان نەما بوو ساڵانێک پارە باش بەوە زروفی بانکی باش بەوە ئەو سیقە گەڕایەوە بۆ بانک ئێستش ماوەیەک پارە نەما ئەوانە بەرەو ئەوە ئەڕوا ئەو سیقەی بانکیە دروست بێتەوە پارە هەبێ سیقەی بانکی دروست دەبێتەوە خەڵک پارە دەخاتە بانک بەڵام خۆی لەوە مهمتر ئەم سیستمی دیجیتاڵیە ئەبێ ئێمەش وەکو حکوومەت ئەمە بکەین خەڵک سیقە لە دیجیتاڵ و ئەنەلۆگیش مهمترە وەڵامی پرسیارەکەی منەوە نییە سیقە مهمترە لە دیجیتاڵ و لە ئەنەلۆگی سیقە کە پارە بوو کە ئیستیقرار بوو کە مەشاکیل نەبوو سیقە ئەگەڕێتەوە بۆ سیقە ناگەڕێتەوە ئاخر سیقە لە خۆیەوە دروست نابێت بۆچی ئەبێ بۆ نمونە لەمە بەدووە ئەگەر بانکێک هەموو شروتەکانی تێدا نییە ئەگەر احتیاطی نەقدی نییە ئەگەر بە لە دەرەوەی ڕێکارەکانی بانکی مرکزی 20 قات زیاتر مامەڵاکە بە پارەی هاوڵاتیانەوە لە قەبارەی احتیاطە نەقدیەکەی ئەبێ ئێوەش فلتەر بن ئێوەش مۆنیتەرین بکەن ئێوەش ڕەقیب بکەن محامی خەڵک حکوومەتە بەڵێ
کاگرانج خۆی هەروە بووە بانک ئەکرێتەوە ئەبێ احتیاطی هەبێ ئەبێ سیقەی لە بانکی مرکزی سیقە دروستکە پارەی احتیاطی دابنێ ئەوە وایە بەڵام سیقە گەڕانەوە بۆ لای خەڵک بە ئیستیقرار و بوونی پارە دروست دەبێ ئێمە تا ماوەیەکی چەند بڵێن ساڵێک ماوەیەک ئاوا پێشی ئێستا ئەم سیقەیە نەبوو پارە وەکو پێویست کاش نەبوو پارە بۆ موچە نەبوو بەڵام ئێستا خەریکە ئەو شتانە باش ئەبن سیقە ئەگەڕێتەوە بانقەکان باش ئەبنەوە خۆت ئینشاءله خوا ملیۆنە دۆلارێ باتێ وەکو بەڕێوەبەری تەکنۆلۆژیای بانکەکان لە وەزارەتی دارایی لە ماڵەوە داێنێ یا ئیبەی بۆ بانک کاگران ئەڵێم سیقا وردە وردە ئەگەڕێتەوە لە پڕێک نییە یعنی شتێکە لە ناکاو نییە ئەبێ وردە وردە بێ سیقا ئێستا تا حەدێک وردە وردە ملیۆنەکە و دەستکەوەی بەی بۆ بانک کاگرانج ئێستا لەوانەیە لەم زڕوفە ملیۆنەکە تۆ منیش لە بانک داینەنین من پارەم لە بانک داناوە سەحبیشم کردەوە بە کاتی پێویست یعنی ئەو کاتا سیقە هەبوو ئێستش لەوانەیە هەم بێ هەردای بنێم ملیۆنێک دۆلارم نییە بەڵام هەبێ ئێستش دای ئەنێم چونکە سیقەی بانک خەریکە ئەگەڕێتەوە دەست خۆش بزانم کاکیوا ئەفەندی ئینشاءله خوا ملیۆنە دۆلاری یاپێ و وەکو سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری تەکنۆلۆژیای زانیاری حکوومەت یاریمی کوردستان ملیۆنە دۆلارەکە ئەگەر خوایای پێ و لە بانک دایەنی یا لە ماڵێ ئەو بانقانەی کە لە پرۆژەی هەژماری من بەشدارن یەک لەو بانقانە هەڵە بژێرم کە بەدڵ خۆمە پارەی خۆم لەوێ دایانێ و خەڵکیش دڵنیاکەمەوە هەر ئەوی شەبکە ئەو ئیشە مطمئنە ئای چۆن من ئەو 1 میلیۆن دلار گەر خوا ئیشاڵە بمانداتێ هەم بێت لە کوردستان چی پێکەم ئەگەر لە حسابەکان بێ ئەتوانم بەکاری بێنمەوە ئینڤستمنتی پێ بکەم لە کوردستان لە دەرەوەی کوردستان ینی بە هەموو شێواز ئەتوان دەستکەشتم بۆی هەبێتن چونکە ئەو بانکانێک کە بەشداری ئەو پرۆسەیە بن ئەو ئەتەبارە بانکیان داناوە لای بانکی ناوەندی عێراقەوە کە من دڵنیای ئەوم هەبێتن پارەکەم نافەوتێت بۆ بێت لە ماڵەوە بێت ئاو دزرێت لە ماڵەوە بێت قیمەتەکەی کەمە بێتەوە لە بانک بێت ئەتوانم ئیشی پێ بکەم ئەتوانم ئینڤستی بکەم ئەتوانم ئەکسیە و سەهمی شەریکەی گەورەی پێ بکڕم بۆ بێت لە ماڵەوە بێت بانک پارە هەبوون ئەوە نیە تۆ لە ماڵەوە بینوێنی پارەی نوان و لە ماڵەوە پارەی مردووە بانکەکانی ئێمە قۆناغی ئیفلاسیان تێپەڕانوە بۆیە ئەو پرۆسی هەژماری من میهمە چونکە ئەو مارجانەی کە بۆ بانکەکان دیارەکەن کە باژاری ئەو پرۆسێ بن ئەوانە قورسن کە ئەو بانکانە دڵنیان لێن کە لە مەرحەلەی ئیفلاسەوە تێپەڕ بوون ئاخر لەوانەیە نەوێرن پارەیەکە بە قەراری کاک مەسرور دەچێتە سەر حسابەکەیان بیخۆن من ئەو پارەیە ناڵم خەڵکێک بیست دەفتەری هەیە سیقەی هەیە لەوێ داینێ بەدەر لە موچە من پرسەمانە ئەوە گەڕێتەوە سەرەوەی پێشێسەش باسمان کرد پرۆسەی متمانە بوون بە بانک پرۆسەیەکە حەزەکەم نمونەیەکی ئاسانتان بۆ بێنمەوە با پیرە گەورەی ئەو کەسانەی کە ئیماراتیان دروست کردووە یەکەم جار کە سیستەمی بانکیان بۆ دانان تەبان پارەیەکی زۆری هەبوو پارەی لە ماڵەوە لە خێمەکە دانا دواتر زابطێکی بەریتانی هات پێی وتی تو بۆ دەرناکەوی لە ماڵەوە وتی ئەو پارە لە ماڵەوە ناوێرم دەرکەم لە ماڵەوە پارێکی زۆری پێ بوو وتی من شوێنێکت بۆ دروستەکەم پاسەوانت بۆ دانێم پارەکەی خۆت لەوێ دانێ مەبەستی هەر بانق و بەس بە زمانی تر پێی وت وتی ینی پارەی من بێت و لای خەڵکی تر بێت گوتیێرەوەڵا قەنەعەتی نەهات هە دووسە هەفتەیەک دوای وازی زۆر شەڕ و پارەکەی خستە ئەوێ وتی مەراحلی یەکەم هەر لەبەر دەرگای بیناکە ئەخەوت ماوەیەکی زۆر وردە قەنەعەتی بۆ دروست پارەکەی شماردەوە هەموو ڕۆژێ هەتا 2 مانگ 3 مانگ 4 مانگ قەنەعەتی بەوە هات کە بەڕێ پارەکەی لەوێ پارێزراوە متمانەی بانکی بە کات دروستە بێتن بەڵام ئەو پرۆسە بێت دەست پێ بکەین تۆ یەکەم جا پارەکەم ئەخەیتە بانکەتەوە کە لێ دڵنیا بووی توانی بەکاری بینیتەوە بە کاتێکی پێچێت تاگەیتەوە مەرحەلەیە کە هەموو پارەی خۆی دەخەیتە ئەوێ تاگەیتە مەرحەلەیە کە بیە بە کۆمەلگایە کە هیچ پارەی کاشی تیا نابینیتەوە هەموو تعاملەکان بە تعاملێکی ئێستا من شتێکەڵێم لەوانەیە حکوومەت پێشی ناخۆش بێ بەڵام خەڵک تەجروبەیەکی تاڵی هەیە پارەی لە هەندێک بانک فەوتاوە پارەی لای حکوومەتی شەر فەوتاوە من مقابلەی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتیمە کرد لەسەر بیما لەسەر دەستەبەری کۆمەڵاتی فەقیرە وەزیر بە ڕەقەم پارەیەکی زۆر زۆری کرێکاری لە بەڵام بەکاش هیچی لا نییە وەنیە سیولەی نییە ئێستا ئەم متمانەیە چۆن دروستە بێتەوە بۆیە ئەخجارێک تر بۆیە ئەو پرۆسەیە بۆ قورسە پرۆسکە قورس نەبوو چونکە مە بانکمان نەبوو پرۆسکە زیاتر لەوە قورسە ئەمە ئەبێ بە شێوازێکی وا بکرێتون بە ڕێکارێکی وا بکرێت و مەرجەکان ئەبێ بە شێوازکی وا بن کە تۆ ئەو دڵنیاییە دروستکەی
دروستکردنی متمانە بۆ خەڵک زۆر گرنگتر لەوەی کە تۆ چەند بانک بەشداریان پێکەی ئەو بانکانێک کە ئێستا بەژاری ئەو پرۆسەیە بن ئەو بانکانە کە تۆ شیاوی ئەوان وردە متمانە پێکەی لە ڕابردوو ئەو کۆنتترۆل لەسەر بانکان نەبووە هەر بانکی کە هاتووە بۆ خۆی شتێکی داناوە و خەڵکش پارەی خستۆ ئەوێ بانکی لوبنانی بۆ لە لوبنان ئیفلاسی کردو پارەکە من لێ ڕۆیشتووە یعنی ئەو مەرجانان بەسەر تطبیق نەکراوە کە دەبێت تطبیق بکرا یعنی ئێستا هەروە پاشاگەردانی نییە بانکەکان مەلەفیان هەیە بانکەکان ڕەسیدیان هەیە ئەگەر ئیفلاس بێنێ ناتوانێت بەشداری ئەگەر ئیفلاس بێنە بانکی مرکزی ئەوە پرسیارێکی گرنگە بانکی مرکزی موقعی چییە ئەگەر بانکێک ئیفلاسی کرد هەروەکو تەوزیحێک لە بۆ بینەرانیش لەوە کاک عەبدولقادریش کە بیدایەتی پرۆگرامەکە باس ناوی یەک دوو بانکی نەکە گوتیوانە ئیفلاسیان کردە پێشتر پێشی یەک دوو ساڵ بانک مرکزی پرۆسەی دەرهینانی ئیجازەی لە بۆ بانکەکان زۆر سانابوو زۆر ئاسان بوو ئێستا پرۆسەی دەرکردنی ئیجازە زۆر زەحمەتە و ڕەسمالیشی زۆر زیاد کردیا و بالمقابل راپۆرتی مانگانە هەیە پێ دڵێن معیار تاسع بوون نمونە مانگانە مراقبەی وەزعی هەموو بانکەکان دەکا بەواسطەی ئەو تەقریرانەوە بانک مرکزی دەزانی ئایا ئەو بانکە ڕوو لە سەرکەوتنە یان ڕوو لە نزمبوونەوەیە ئەگەر دوای ماوەیەکی زۆر دیتی ئەو بانقەیە هەڕوو لە نزمبوونەوەیە بانکەکە دەخاتە سەر تەقیمی وەسایە وەسایە چییە وەسایە بانک مرکزی دێ بۆرد ئۆف دایرکتەر بۆردێکی نوێی بۆ لە بۆ دادنێ ئەوانەی کە هەن دەریان دەکا پۆلیسیەکی تازە بە هەمان فەرمانبەرەکانی کە هەن بانکەکە هەڵدەستێنەوە سەر پێی خۆی و دوای ئەوە تەسمیلی شێرهۆڵدەرەکانی دەکاتەوە بۆ نمونەیەک لەو بانکانێک کە کاک عەبدولقادر باسی کرد حالیان لە مەرحەلەی کۆتایی وەسایە لەو زوانە لەوانەیە لە وەسایە دەربچی بۆی هاوڵاتیان دڵنیا بن ئێستا بانکە تازەکان ئەگەری ئیفلاسکردنیان وەکو بڵێ بۆتە مستەحیل لەبەرەوەی بانک مرکزی ڕێگە نادا ئیفلاس باشە ئەگەر دوور بە FIB هەر زوو لەگەڵ FBI لەم تێکەچە ئەگەر FIB خوا نەخواستە تووشی شکست بوو بەڵێ ئەوەی کە من بیستومە پارێکی زۆرتان خەوانووە لە بانکی مرکزی بەڵێ لەو پارەیەتان قەرەبووی خەڵکەکرێتەوە خۆی کە خوا نەخواستە شتێک ڕووبدا لە بانکدا شتێک نییە بە شەو و ڕۆژێک بانکەکە ئیفلاسکە یان تووشی نسکۆیەک بێ لەبەرەوەی ئەمە باسی موسسەیەکی پێشەوە ڕوویداوە تەزەخومەکە زووتر ڕوویداوە بانک مرکزی زووتر ئاگادارە لەبەرەوەی لە مەسایلی موسسەی دارایی برادرانیش بەڵێ خەڵک ئاگادار لە مەسایلی موسسەی دارایی پارە هەر ئەوە نییە بە لەحزەیەک بزر بێتن هێدیە تەدریجیە یان زیاد دەکا یان کەم دەکا بانک مرکزی بە شێوەی ڕاستەخۆ ئاگای لە وەزعی هەموو بانکەکانە لیژنەی تایبەتمەندی هەیە بە شێوەی دەوری سەردانی بانکەکان دەکەن راپۆرتەکان ڕاستەخۆ لە سیستەمی بانکەکە ڕادەچێشن ئاگیان لێ وەزعی ئەو بانکە پرسیاری تریشتان بۆ هاتووە ئایا FIB لە چوارچێوەی ڕێکار و شریعەتی ئیسلامیە کار دەکا بۆ مەسەلەی ئینترست و فایدە و شتانە بە شێوەی لەسەر شریعەتی ئیسلام کاروبارە دیجیتاڵەکانی خۆمان ڕێکخستووە لە شریعەتی ئیسلام شتێک نییە بە ناوی ئینترست ڕێت و سوو لێ ئێمە مامەڵەمان لەگەڵ سوو و ئینترست ڕێت دانیا مامەڵەشتان بەس بە دینارە مامەڵەشمان ئۆکێ مامەڵەمان بە هەموو دراوەکانە بۆ ئەو کەسانی کە کارتیمیان هەیە دەتوانن حسابەکەی خۆیان بە دینار داخل بکەن دوایەوە سەفەری دەرەوەی وڵاتکەن بە کارتەکەی ئێمە بە نرخی بانک مرکزی سوود لە دراوی دووەم ببینن کردنەوەی هەژماریش لای ئێمە وەک باسمان کرد زۆر ئاسانە هەر ڕاستە خۆ دەتوانی ئەژماری دینار دۆلار یۆڕۆ داوا بکەی دکتۆر وەکو دکتۆرایکی ئایتی ئێمە خزمەتی جەنابەت باشە مەسەڵەن ئەم ئینانەی تۆ ئەم ماستەر کارت و ڤیزە کارتانەی جەنابێت لە ئەوروپا ئیشی خۆتی پێەکەی بەڵام دەیتەوە کوردستان هەڵی یەگری هەتا سەفەرێکی تروەنە تقریبا بەس زۆر کەم مەشین ئامێر نییە دوکانەکان نیانە کیواری پێڵەنەوەی QR کۆد ئەوەی کە بە شێوەی دیجیتاڵی ئەوەی بە شێوەی دیجیتاڵی یعنی حتا گریمان حسابەکەت لێرە بووەنە من بچمە چێشخانێک لە چێشخانەکانی شاری سلێمانی یان هەولێریان دهۆک ئەگەر ئەمە شم پێ نەبێ حسابی FIBم هەبێ ئەتوانم لەوێ پارەکەم دەفع بکەم وەنە لە هەندێک شوێنی بەڵام لێرە مەشینەکان نییە لەو لاش QRەکە نییە QRی پێڵەنوتە QRەکە نییە وەنیە ئێکەواتە ئەمە سوچی کێە یعنی هەتا ئەگەر ئێمە وای لێبێ بتوانین لە هەموو شوێنێ مەشین هەبێت جلمان کڕی تیشێرتمان کڕی
پێڵاومان کڕی خواردنمان خوارد دلیڤەریمان داوا کرد پێدوانی ئەو کاتە ئۆتۆماتیکلی بانک خۆی کۆستەمەری زیاد بێت ئۆتۆماتیکلی بانک خۆی کێبڕکێ ئەکەن لە ناو یەکە ئەمەندە شتێکی قورسە لە ڕووی ئایتیەوە ئەزانم وەڵامەکەی لای جەنابەتێ بەس بزانڕێەوە هیچ شتێک قورس نییە لە مەجای ئایتیا بەڵام یعنی باەمە تەرکیزەکەمان بەو شێوەیە نەبێت کە هەموو پۆینتەکان بەرینەوە سەر ئەوەی کە لە ئایتM پارە دەربێنین ینی ئەمە کاری حکوومەتە بۆ نمونە کۆمپانیا زەبەلاحەکان ئیجبار بکات یاخود سوپەرمارکێتە گەورەکان کە ئیتر بە کاش پارە وەرنەگرن بە خاڵ بۆ نمونە ئەو ڕقەمەی کە من هەمە بۆ نمونە لە FIB با بڵێن ئەکاونتێکمە ملیۆنێکی لەسرە بەوە لێم وەرگرێت یاخود وەزارەتەکانی ژێردەستی خۆی زۆر بە ئاسانی ئەتوانێت ئیجباریان ینی لە ماوەی بەڕێی من لە ماوەی هەفتێکە ئەتوانێت هەموو وەزارەتەکانی ژێردەستی خۆی ئیجبار بکات کە ئەبێ یاخود بە دیجیتال بانکین یاخود بەم کارتانە پارە وەرگن بەڵام ئەوەی من ئەیبینم پرۆسەکە تۆزێک خاوە بەدا وەزارەتەکانیش زۆر ئەگەر مامەساعب لەوانێ هەماهەنگ نەبن قادر لێم عاجز نەبێ بەڕاستی وەزارەتەکانیش هاواهەنگیان زەعیف دیارە ڕاست وەزارەتەکان وەزارەتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان یەک کێشەی هەیە ئەمە ئاستی تێگەیشتنی دیجیتالیمان لە ناو وەزارەتەکان زۆر کمە ینی زۆر گەورەترین کێشەی من بوونم وەکو فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری کێشە هەرە گەورەی من خەڵک نییە کێشە هەرە گەورەی من خودی بەرپرسەکانمان جار لە ناو وەزارەتەکە دامدەستەکان نەک ئاەوێت وابن بەڵام تێگەشتنی دیجیتالی لەوە لە ناوزانی دایان گەنجی عەبقەریە لەسەر جادە بێ ئیشە سوڕێنەوە نییە دایان سەدان بەڵام خەڵکێک هەیە بۆ نمونە مافی خۆیەتی بەڵام کە کەفائی نییە بۆ نمونە حەق ئەوانەی تر تعین بکرێن لە وەزارەتەکانە بەس لێرە ئەم شۆڕشەی ئێوە دەستان ناوەتێ با پێت بڵم سەربازی زۆرەوێت وانیشتان بۆ دروستە بێت هەیتوان ئێستا دژمن دروستە بێت سەربازیشی زۆرە سیستەمی دیجیتال ئەبێ هەموو وەزارەتێک بە کاشە نابێ هەموو وەزارەتێکیش بۆ خۆی ئەو جێشەی هەبێ کە تەفەهومی ئەم شتە بکە سیستم دابنێ وەنیە هەموو خۆی یەکێک لە کارەکانی ئەمان لە داهاتوە ئەبێت بەچی ئەبێت بەوەی کە خەڵک تەرجیع بکەن لە ڕێگەی ڕاهێنانەوە کە خەڵک تێبگات بە تایبەت ئەوانەی کە تەمەنیان سەرکەوتۆ بڵێن لەسەر و تەمەنی ئێمەون قەنەعەتیان پێ بکەن کە ئەم سیستەمە شتێکی باشە ئەمەش بە ڕەئی من لە ڕێگەی ڕاهێنانەوە ینی لەوانەیە تۆ تەئسیر بکەیتە سەر کەسێکی خان نشین کەسێکی کە یاخود لە ڕێگەی میدیاکانەوە ینی ئەم خەمە بڕەوێنیتەوە چونکە خەڵک ینی ترسێکی هەیە لەمە یەک لەو شتانەی کە یەک لەو شتانی کێسە بۆ بانکەکان بۆ زۆر مەراقی فەرمانگەی ئێمەیان لێداوە ئەوە نییە ئێمان زۆر خۆشەوێت هەدەفەکە بابەتەکە ئەوەیە کە ئێمە وەکو فەرمانگە ئەتوانین ژمارەیەکی یەکجار زۆری بەکاربەر بۆ ئەو جاتانە زیاد بکەین بە خلالی ماوەیەکی زۆر کەم بۆ چونکە ئێمە داتای 1,200,000 کەسمان لایە و ئێمە بەرپرسین لە موچەی 1,200,000 کەس ئێمە ئەگەر بتوانین هەژماری بانقی لە ڕێگەی ئەو بانکانەوە دروست بکەین چەند زیاد بۆ نمونەگە زیاتر ژمارە بکەوتە لای FIB قازانجەکەت بکەوتە لای ئارتی بانک ئیستفادەکەت حکوومەت چونکە 1,200,000 کەس موشە خۆریە یعنی حکوومەت ئەتوانێتن گەورەترین پەیوەنەری بابەتی زیادبوونی بەکارهێنانەوەی ژماری بانقی لای هاوڵاتیان بێتن ئەوە کە هەبوو یەک قوسم دێت کە ملیۆنە کەس ژماری بانقی هەبوو کاکەڕانج ئەو کاتە بازار خۆی ئامادە ئەبێت کە پارە بە ئەلکترۆنی وەربگرێت حکوومەتیش خۆی ئامادەکات کە خزمەتگوزاران پارەکان بە QR قورسە ئەم QR قورسەکە بۆ نمونە QR مهم نییە کاکەڕانج QR ئەسڵان هیچ QR هەر بابەت نییە ماوزۆ بابەتە بۆ نمونە ئەگەر هەرچی کافی ئەم شارە ئەم وڵاتەیە هەیە بۆ بە QR کۆد پارە دەیت تۆ کارتێکی بانکت NFC ئەنێبڵدا بە نفسەکەی خۆت کاتە پێویستت بە جیازی POS آخر من ئەڵم بەبێت جیهاز پێویست دەکات 100,000 جیازی POS لە من ئەوە نابێ POS ناڵم ئەزانی بۆ نمونە ئێستا لە 100 دەی تاکس لەسەر فرۆشە ئەزانی حکوومەت یەکسەر ئەتوانێ بزانێت کێ فرۆشی چەنە ئەزانی بۆ نمونە QR کۆد یەکێک لە ڕێگاکانی ئەوەیە کە تۆ پارە بی ئەنج عاجزمە بە شتێکی تریشیان نووسیوە بەس بەخوا منەیڵم ئەڵێن بۆ نمونە حکوومەت بۆیە پارەی پێدانی غەرامە و ئەم شتانە ناکا بە سیستم لەبەر گەندەڵیە
چونکە زۆر بە شەفافی ئەزانی داهاتی سلێمانی چەنە هی هەولێر چەنە هی دهۆک چەنە لە غەرامەیە ئەزانی کامێراکەی لای گردەکەی لای چەنی دەستکەوتووە ئەگە حکوومەت پلانی ئەوە بواە بۆ سیستمی ویزەی هەموو کردە POS و بە کە بەبێ بە کارت پارە بیت کێشەکەی ناکە بەس ئەمە نەخێت کێشەکە مەرحەلەی دوای ئەمە ناتوانن ئەوەش بکەن ئەی چۆن پلانەکە خۆی وەم نییە من محاولەکەمەوە تقریبا نیو ساعتەکە ئەو شتە باسکەم حکوومەت ئێستا لەو مەرحەلەیە کە ئامادەکاری ئەکات سیستەمەکانی خۆی بتوانێتن بە ئەلکترۆنی پارە لە هاوڵاتەکانی خۆی بگرێت لە وەزارەتی کارەبا لە وەزارەتی گرنگە ئەمە تقریبا نزیکەی 10 دقە دەبێ وشەیەکم لێرە نووسیوە کە تەرەفێکت باس کرد تەرەفێکت باس کرد کە لایانی حکوومەتە کە مەسەلەی شەفافیت لە ئیش و کارەکان دەردەکەوێت ئەگەر سیستەمی بانقی جێگیر ببێ لایەنێکیشی بۆ هاوڵاتیە ترسێکی زۆری هاوڵاتی هەیە لەسەر بەکارهێنانی سیستەمی بانقی لەبەروەی ئەو کاتی ئاستی داهاتەکەی دەردەکەوێت بۆ حکوومەت و لە کاتی کە فەرمانگەی باج دەچێ باجی لێوەربگرێت دیارە کە چەندی داهاتە بۆ ئەم شەریکە ئەم کۆمپانیایان ئەم شخصە وەختی خۆی ئێمە کە حکوومەت سیاسەتی ئیسیسماری بێگانەی دانا ئەو هەموو شوقانەی کە لە کوردستان بەرز بوونەوە خەڵک بۆچی هات لە کوردستانی سیسماری کرد لەبەرەوەی حکوومەت بڕیاری داکوتیکا کە تا 30 ساڵ من زەریبە لە هیچ ئەوەیەک وەرناگرم بۆ بەرهێنەر وەرناگرم ئێمە دەتوانین مەسەن حکوومەت دەتوانین پێشنیارێکی لۆ جۆرە بکە بۆی کە هانی خەڵک زیاتر بدە متمانەی بگەڕێتەوە بە سیستەمی بانقی لە بەکارهێنانی ئەو سیستەمە دیجیتاڵیانە با ئاستی زەریبە مەسەلەن بڵێ کاکە هەر شەریکەیەک توانی لە ڕێگای ئۆنلاین بانکینگەوە یان لە ڕێگای سیستەمی بانقیەوە پارەکانی بێت 5 ساڵ لە بعد لێی خۆش دەڕاستە بۆ لە باش لێ خۆشم سیستەمی تاکس ئەوە خەریکە تەواویەکەین ئێمە لە سیستەمی تاکسی نوێ گەورە باشدەران ئەبێ بە شێوازی ئەلکترۆنی پارە بن ئەوە نەماوە بە کاش پارە بدرێت ئەو یەک لە خزمەت گوزاریەکان عەفوەن لە بۆ زانیاریتان حکوومەتی عێراق یاسایەکی دەرکردووە هەر کەسێک بە شێوەی بانک پارەی خۆی وەربگرێت لە باز لێ خۆشببوون لێ دەکەن ئەو ساڵ بەڕێژەیەک بەڵێ نانە هەر بە یەکزاری لە باکومەتی هەرێم دەتوانێت هەمان هەنگاو دووبارەکە دەکرێت شتێکە لە دەرەوەی دەسەڵاتی یەک دوو پرسیاریترت بۆ هاتۆ و دو پرسیارمە بێ و بەس تۆ زۆر کەم قسەت کرد مەسەلەی بوارەکەی جەنابەت زۆر گرنگە زۆر کەسیش باسیەوە کە خۆتە زانی ئێستا بەشێکی دابڕاوی ئێمە لە دنیا لە بازاڕی بۆرسا لەوەی کە لە قەیرانی دارایی جیهانی بەڕاستی ئێمە لەبەری سیستەمی بانکیمان نییە لە دەرەوەی مێژوین لە دەرەوەی بازاڕی ئابووری جیهانین وانە 100% باشە ئەگەر ئەم سیستەمی بانکیە گەشە بکە ئۆنلاین بانکین و دیجیتال بانکوانە فرەسی تر بۆ گەنجی کورد دروستە بێ کە دەوڵەمەند ببێ بزنس کاشتی جیاواز بکە بێگومان کاگرانج طبعا دواکەوتوی بڵێن ئێمە وەکو وڵات لە سیستەمی دارایی بەتایبەتی لە سیستەمی بانقین لە ئاستێکی دایەکە زۆر جار بە نوکتە دەگەڕنەوە دەڵێن لە وڵاتێکی دواکەوتی وەکو ئێران سوالکەرێک POS پێەیە کە داوای پارە دەکات دەڵکا کە وڵی نەقدیم پێ نییە کاشم پێنی بە جیازەکە دەڵێ بۆم کێشە یعنی ئەمە تاو حەدە لە دوای ئێران لە ڕووی دیشتالیەوە پێشکەوتووە دواکەوتنی لە ڕوانگەی حەساراتی اقتصادی و جیهانیەوە کە وابەستە نییە بە ئابووری جیهانی لەناو خۆیدا سیستەمەکەی دروست کردووە بەڵام ئەوەندە ئامادە بە کلیکە توانێت سبەینە حەساری لەسەر لاچە ڕەبت بێتەوە بەڕێتەوە جیهانیجامەکە پرسیارەکەم مەقسەدەکە ئەوە نییە بانکانی بانکی معتەبەری جیهانی طبعا با من وەڵامی پرسیارەکە بدەمەوە مەسەلەی ڕەخساندنی دەرفەت طبعا تیجاری ئەلکترۆنی دەتوانین بڵێن یەکێکە لە سەکتەرە هەرە زیندوەکانی دنیا ئێستا لە عراق بە شێوازێکی گشتی ساڵانە نزیکەی 2.7 میلیارد دلار مامەڵی بازرگانی دەکرێت چاڕوان دەکرێت بۆ 2025 ئەو ئاستە بگاتە 9 میلیارد دلاری یعنی ئاستی دەرکردنەوەی دەرگا بۆ کەرتی تایبەت بێشمارە ئەو کاتی من وەکو هاوڵاتیە کە لە هەولێر دانیشتوم دەکرێت یەکێک لە کە لە بەسڕایە شتەکەی خۆمی پێ بفرۆشم و زمانی پارەکە بەدەست بێن و ئەو شتێکە پێم فرۆشتم بۆی بنێرە ئەم ڕقەمانەی کە فەرمووی زۆر گەورەیە ئەرکی تۆ و فەرمانگەکەت زۆر قورستری شەکە و سەدان گەنجی تریشەیە جارێکی تری لێمەوە باوەڕم پێ بکە بێ شوبێکارن ئەو ڕۆژە لە فۆڕومەکەی ڕوودا و بەشی لە کۆڵنەوەی ڕوودا و گۆ لە وەزیری تەکنەلۆجیای ئوردن بوو ناوەڵا زانی بوو چونکە لە ئەوەی ڕوودا و لە دیجە ترانسفۆرمیشن لەو پانەلە هیچ حکوومەتیان بانکێش نەکرد بوو ئەو کەسانەی بەشداری پانەلەکەی دیجە ترانسفۆرمیشنی ئەو ئەربیل فۆروم هەولێر فۆروم بوون هیچ پەیوەندی بە حکوومەت و سەڵگەڕین حکوومەتەوە نەبوو بەڵام با پێت بڵێم وەزیری تەکنەلۆجیای ئوردن لەوێ قسەی کرد باسی ئەوەی کرد خۆتە زانی کە
بەڕاستی ئوردن شۆڕش و شەقا و هەنگاوێکی زۆر زۆر گەورەینا حەزەکەم ئێوەش سەیری بکەنەوە ئەڵێ هەزاران گەنجمان کردووە بە خاوەنی بزنس و هەزاران گەنجی ئایتیمان ئێستا لە ناو ماڵەکەی خۆیان لەگەڵ شەریکاتی عیملاقی جیهانیا کارەکایەکی $5,000 موچەیەتی و ئەڵێ ئێمە هیچ شتێکمان نەبوو بەڵام مرۆڤمان دروست کرد ئێستا دڵنیابە تۆ جێشێکی مرۆڤیشە لەبەردەسایە بەڵام لە مرۆڤبوون خراون لە وڵاتەیە بەس دوا بە دووشت تێکەڵ نەکەین ئەوەی کە کاک ئاوارە باسەکات کارتی تایبەت ژێرخانی بانکی بۆ کەرت تایبەت دابینەکەت هیچ پەیوەندی بە حکوومەتەوە نییە ئەنی هیچێک ڕێگر نییە لەبەرەوەی کە FIB یان ئارتی بانک ئەو ژێرخانە دابی بکەن ئەو ئەیپیانە دابی بکەن بۆی کاک ئاوارە بتوانێت دەبێت یاسا و ڕێسای بۆ دانی ڕێخۆشکەری ئێستا جەنابی سەرۆکی یاسایەک ڕێگرێت لەوەی کە شخصێک شتێکی خۆی بە ئۆنلاین بفرۆشێت بۆ نمونە جەنابی سەرۆکی حکوومەت ئەگەر بۆ نمونە ئێستا قەراری دەرکردووە ئەڵێ ئەبێ براندەکانیش بە کوردی لەبەر احترامی زمانی کوردی بە کوردی بنووسنەوە ئەبێ قەرارێکیش دەربکا بڵێ بۆ نمونە ئەمڕۆ لەم سەردەمی تەکنۆلۆژیا و سەردەمی هۆشمەندی زیرەکە ناکرێتەوە یا مەشینە نەبێ یا QR ڕێکت نەبێ لە بزەبت ئەوەش ڕوەدات ئێمە لە خەتەی دابێت ئەو کاتە بزان هەمویانێکیانە بۆی نەک بەس بۆەوە ئێمە وەکو حکوومەت پێویستە بزانین ئایا ئەوانەی کە باجدان ئایا بەڕاستی باجەکان ئەوانەیە کە ئاڵێن ئەوانە قازانجمە نەبووە ئێمە کە پارەدانەکەمان کردە پارەدانێکی ئەلکترۆنی کە خەڵک مەجبور کرا بە کارت پارە بدات ئەو کاتە ئەتوانین ئەو ڕقەمانە جارێکی تر ئاودیت بکەین پێدا بچینەوە بزانین ئایا ئەرقامەکان تەواوە ڕەبحەکە تەواوە حکوومەت تا ئێستا ناتوانێت باجی خۆی لە زمانی کابینەی پێشووە کە جەنابەت خۆشبەختانە لە هەردوو کابینەکە لە حکوما بووی وانە لە شوێنەکەی خۆت لەوێ بناغەیەکت دانا چەند هەنگاوێکی باش ڕۆیشتی هەر کاتێکە مقابلەتەکەم چەند هەنگاوێک دەستگاکەتت بردۆتە پێشەوە و سیستمەکەت بردۆتە پێشەوە هیوادارم ئەو شتانی کە لەم بەرنامەیە باس کرا لە جاری ئایندا مقابلت بکەم بڵێ ڕەنج تریش کرا اینجا دوو پرسیارت بووە تۆ کۆتایی پێدێنم ئەڵێن FIB دەتوانێت زمانی ئەوە بکا کە پارەکانمان پارێزراوە بێ ئەمە یەک دوو دەتوانین لەمە بەدوا ئەومان لە کۆڵ بێتەوە بڕۆین بۆ دوکانی حواڵە لە ڤیزە کارتێکەوە پارە بنێرین بۆ ڤیزە کارتێکی تر لە مۆبایلەکەمانەوە یەک خۆلەکیشتە لە بۆ جوابی پرسیاری یەکەم بانک مرکزی احتیفاظی حقوقی هەموو ئەو مشتریکانە دەکات کە لەگەی FIB ئیش دەکەن و هەموو ئەو پارانەی کە لەناو FIB دادەندرێ بە شێوەی دەوری دەگوازرێتەوە لە بۆ بانک مرکزی هاوڵاتیان دەتوانن دڵنیا بن لەوەی بانک مرکزی زامنی حەقیانە و نەک لە بۆ FIB لە بۆ هەموو بانکەگە قسە ڕاستە دووەم بە نسبەت پارە تەحویلکردن لە کۆڵبوونەوە لە حەوالە لەو نزیکانە ئێمە خزمەتگوزاری ڤیزە دایرێکت بڵاو دەکەینەوە ڤیزە دایرێکت ڕێگە بە هاوڵاتیان دەدا لە ئەپلیکیشنی خۆیان پارە بۆ دەرەوەی وڵات بنێرن بۆ ڤیزە کارتێکی تر بە هەمان نرخی بانک مرکزی تۆ دینار دەنێری $، دەگاتە زۆر سپاس کاک دکتۆر کە لە زانکۆی چەرمەوە تەشریفتە نابوو زۆر سپاس مامۆستا خۆشحاڵ بووم لە نزیکەوە بە خزمەتە گەیشتم دەستەکانت خۆش بێ زۆر سپاس کاتم نەماوە بەڵام ئەگەر کەسێک شتێکی زۆر جملێکی گرنگیە لە خزمەتە وەڵام من دەڵێم ئەگەر دەتوانی باقەکە لە بەر کرد بیلۆ زیدانی لەگەڵ خۆتەر دەگری زۆر سپاس هەموو لایەکتان سەرکەوتوو بن سپاس بۆ هاتنتان بینەرانی بەڕێزی ڕوودا و کاتێکی خۆشتان هەبێت